وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە بەردەوامین لە یەک سری دیبیت کە بە زوانە هندیش یا فارسی. من ئەو تەرکیبە جەدیدەم تازە دروست کردەوەی کە ئەمانەی کە ئەم زوانیانە هاورگە هندی یەهودین و زوانە مشتەرەکە یەهودیەکان و هندیەکانە. ئێستا گەرەکم بوو کە بە زوانە خۆمان و بە جافیش ئەم دیبیتە لەگەڵ یارانە تەوزیح بین بۆ ئەوانەی کە هندیش تێناگەن یان فارسی تێناگەن، بۆیە ئەیکەین بە گفتوگۆیەکی سێ چوار نەفەرە کە مشخەسی بکەین کە شارەکان لە سەرزەمینە کوردەوارە چۆن دروستکریان، کێن یەکەم نیشتە جێبووەکانی شارەکان بە گوزارشە تاریخێکە خۆیان نووسیاگیانە و بە تایبەتی تاریخە مۆدەرنە ئێران عەباسە ئەمانەت کە من دوو دیبیتەکەی ترم بە زوانە هندیش لەسەری دانابوو. شەو کاک حامد و کاک تەها بەشداریەکەن و ئێمە محاولەیەکەین کە لە گفتوگۆیەکی سێ نەفەرە لەگەڵ یارانە ئاخێزە و بەرچاوە خەڵکی بخەین بۆ خاتری ئەوەی زەروریە کە ئێمە بزانین چه اتفاقی کەوتگە داهاتوومان چۆن دروست ئەەکەین. بە قەوڵێک جۆرج ئۆروێل ئێژێت ئەوەی داهاتووی تۆی داگیر کردگە، ئەوەی ڕابردووی تۆی داگیر کردگە داهاتووی تۆیشی داگیر کردگە و حاکمە ئێستەییە تۆس، ئەوەی ئێستەییە تۆی گرتگە داهاتووی تۆشی داگیر کردگە. ئەوەی حاکمە بەم سەرزەمینەسە ڕابردوویەکیشی بۆ خۆی داگیر کردگە، یعنی ڕابردوو دروست کردگە و بە ئەم ڕابردووە داهاتوویشی بۆ خۆی دروست کردگە. و ئێمە ئێشێ بزانین ئێمەیە خەڵکە کوردەوار ساحیوان ئەسڵی ئەم سەرزەمینە، ئەم ئومەتە مەجیدە کوردیە، ئێشێ بزانێت ئێمە کین، ئەوان کێن. ئێمە بە واقە گیریاگین، ئێمە هەر شاخان دگیانە بە ملماناوە نەمانزانیگە و دەسەڵاتە خۆمانمان لەدەستاگە. بۆ خاتری وی ئەمە مەطلوبتر بێ و خەڵکی بتوانێ بەشداری بکا، گەشت کەسێک دەتوانێت دەم تریبوون ئازادە بەشداری بکە. من یەکەم جار لەگەڵ یارانە ئاخێز دەست پێکەم، بەڵام کێ بەدڵی بوو پێی خۆش بوو دەم گفتوگۆ وجودی بوێت با تەشریف بێرێت و وجودی بێت. کاک حامد ئێژێ تۆ ناتوانی بەشداری بکەی بۆ خاترەوەی تەکنیکاڵی مشکڵت هەست. ئیتر نازانم مشکڵە تەکنیکیەکەت بۆ واسە. ئەگەر ئەتوانی فەیسبووکەکەت سەری ئاپدەیت بکەرەوە تا من محاولە بکەم کاک تەها وەرگرم. بە احتیماڵە فرە فەیسبووکەکەت ئاپدەیت نەکریا گەسواغێگیان، فەیسبووکەکەت ئاپدەیت کەرەوە. خۆ بزاهران کاک تەهاش تەشریفی نەهاوردگە. ئەگەر ئێمە موافق نەبووین بەم گفتوگۆی سێ نەفەرە ئەوجا من ئێشێ مەجبور بووم دیبیت بکەم، دەرنەتیجە ئێشێ ئەمەدا بخەم و سەر لە نوێ خۆم بە تەنهایی دیبیتەکە بکەم و نۆرمە دیبیتەکەم کولەن لەدەست دەرەچێت. کێگە لە ترپیان خۆشە بەشداری بکەن لەم گفتوگۆ، ئەتوانن داوای کامەرا بکەن و من کامەرایان بۆ بەهەنێرم کە سەراغازە داستانەکە دابنین. بزانن من لەو دیبیتانە خەریکم ئشارە ئەەکەم بە تاریخ مۆدەرنێک عەباسی ئەمانەت نووساگێسی بۆ ئەوەی کە ئێمە حاڵیمان بوێ چە خەوەرە من ئێشێ دیمەنێ بخەمە بەرە چاوە ئێوە. بزانن ئێمە مانان لە پڕێکا لە ناو بنەماڵەیەکا لە دایکەوین پێمان ئێژن کورد، بعد تماشاکەین وای لە ناوی دەوڵەتێکە بە ناوی دەوڵەتە ئێران، دەوڵەتە عێراق، دەوڵەتە تورکیە و دەوڵەتە سووریە. تەماشا ئەەکەین ئێمە بێ هیچێکین، هیچ مالکیەتێکمان نییە، هیچ دەسەڵاتێکمان نییە، هیچ هێزێکمان تیا نەماگە و پەراویز خریاگین و لە دوورەوە هەر سوال ئەەکەین و هەر لە چەپەڵەمە ئەەکەین کە ئێمە بەشەرین و ئێمە ئینسانین و بۆ بەشمان نادەن. ئەمە تەسویرێکە کە ئێمە تیا لە دایکەوین. هەرچیش لە خۆمان ئەپرسین ئەرێ دەوڵەتە ئێرانی کێزێژن فارسە، دەوڵەتە تورکی کێزێژن تورکە، دەوڵەتە سووری و عێراقی کێزێژن عەرەبە. نازانین ئەم فارسە کێس،
هەل لە خۆی و ئەوەی کە بە زوانی قسەکە پێژن فارس فکرەکەین حاکمە و ئەربابە من لە ئێمەس ناپرسین ئەم سیستەمە چه شەکڵیە ئەمە لە کەی وە هاتگە بۆیە کابرا بە ئێمە ئێژەی ئێمە 2500 ساڵە دەوڵەتین 2500 ساڵە ئێمە ڕەگ و ڕیشە و بنەچەقە مێژوویمان هەست ئێمە ئەسڵزاین کوڕە کوورشین وەختی ئەو گەرەکیسی بێژێت من چون ئەسڵزام چون لە بنە تاریخێکی 2500 ساڵەی پشت لە پشتۆ هاتگم من دیوان سالاروگم حتا لە کاتە حکوومەتە ئیسلامیە من ئیسلامیەکانم فێرە حکوومەتداری کردگە فێرە تەقویم کردگە بۆیە من خاندانە بەرامەکەم هەست من ئیسلامم فێرە فەقاحەت و قانون کردگە بۆیە من ئەبوو حامدە قەزالیم هەست بۆیە من ئیمام ئەبوو حەنیفەم هەست بۆیە من ئیمام محەممەد شافعیم هەست وایژێت من فەلسفە ئیسلامیم دانیابە چون من ئیبن سینام هەست چون من فارابیم هەست چون من ئەبوو ڕەیحانە بیرونیم هەست ئەگەر ئەم حەسمانە هەست و گشتی پڕتۆکە دەستکردە جەدید نییە کابرای ئێرانی ئێشێ بتوانێت سابتی بکات ڕیشەی تاریخی خۆیشی ئێشێ سابتی بکە کوڕە کێس سەر بە کامە هۆز و خێڵ و جەمعیەتە ئیمکانی نییە تۆ خەڵکی سەرزەمینی کوردەوارویت دیار نەوێت کە هۆزە تۆ کێس تیرەی تۆ کێس خێڵە تۆ کێس ئەگەر تۆ هێز و تیرە و خێڵە نەوێ تۆ خەڵکە ئەم سەرزەمینە نییەی هەروە کە ئیدعای ناسنامەیە مێژوویی بۆ خۆت ئەەکەی لە دەوڵەتە ئێشێ بۆ خۆتیش وەکو ئینسانێک ئەم شناسنامەیە مێژوویە دەرخی جا ئێمە بەمە دەست پێ ئەەکەین تێنە سەرە ئەمەی کە شارەکان کێ دروستیان ئەەکا پرسیارێکی یەکجار مهمە لەم سەرزەمینەوە گشتی خۆی بە ڕووناکبیر ئەزانی و ساحب قەڵەم ئەزانی و کلەی سەرمانیان خواردگە بەناوە فەعالە جامعەی مەدەنی و نوخبە و قەڵەم بەدەست و ڕووناکبیر بۆ ئەم پرسیارانە ناکەن ئەمە پرسیارە توێشی سوالکەی شارەکان چۆن دروستکریاگن بۆ دروستکریاگن کێ دروستی کردن جەمعیەتی سەرەتاییە ئەم شارانە کە ئەم شارانە پێکتێرن کێن کامە هۆزن کامە تیرن کامە خێڵن ئەگەر تۆ ئەم پرسیارە دروست کرد ئەو جا ئەچی بە شوێنە ئەم پرسیارانە تۆ لە خۆتە قبوڵ ناکەی کرماشان لە ئاسمان گۆدا نەکەوتکە سلێمانی لە ئاسمان گۆدا نەکەوتکە هەمەدان و تاران و ئەسفەهان و بەغا و مووسڵ و ئەمانە لە ئاسمان گۆدا نەکەوتکن تۆیشێ بپرسی کێ پێک هاتەی ئەم شارانە دروستەکە چه زەرورەتی ئەم شارانە دروستەکە بۆ دەرکە ئەمە بۆ حاڵی بوونن لەمە تۆ پێویست ناکات کە علومە ئینسانی بزانە بە ئێمە ئێژن بۆ دەرکە ئوروپا پێویست ناکات تۆ فێری دروستکردنی کالا و سەنعەت بی بۆ دەرکە ئوروپا تۆ ئیشی علومی ئینسانی فەلسەفە بخوێنی لە کاتێکەوە نییە تەمامە دەسەڵاتە ئوروپا ئەم کەرەسانە سەها بەدەسیوە سارۆخە هەواپەیماس ماشینە ئینتەرنێتە ئینتەرتەیمنتە ها بەدەسیوە فەلسەفە نییە دموکراسی نییە هێزم مارێنجە کەشتی ئەمریکاییە هەواپەیمای F-35 دموکراسی نییە ئاغەیان ئەوەی دەسەڵاتی بەمانەداگە بازرگانیە بێڕەحمە لە ئینحەسارە ئەوە دەسەڵاتی داگە تۆ گەرەکتەم دنیا تێبگەی ئێشێ ئابووریە مرکەنتالیستی تێبگەی تۆ ئێشێ بزانی ئابووریە مرکەنتالیستی چییە تۆ ئێشێ سەروەتی ملەل وە کتێوە ڕیکاردۆ بخوێنی تۆ تا ئابووری بزانیت تۆ گەرەکتە ئەم مێژوەی کە بۆ من و تۆیان نووساگە بە عینوانە کوردە قەومی و تەمامە سەرزەمینە کوردەواریان لە ئێمە داگیر کردگە لە ژێرە ناوە قەومێکی نەبووگا بەناوە تورک قەومێکی نەبووگا بەناو فارس
وە قەومێکی نەبووجی هاوردگا بەناوە عەرەب تۆ ئشی بفامی دەرکە ئەم مێژوویە ژەڵەژیاگە بە ئابووری ئەکرێت نە بە قسەس نە بە علومی ئینسانی نە بە دین بە ئابووری دەرکی ئەەکەی بۆ ئەمە ئشی تەحوڵاتە ئوروپا بناسی ئشی وەختی باس شار ئەەکەی من ئیستا تێمە سەری لەم گفتوگوانە کە لەگەڵ یارانە ئەیکەین وردە وردە بۆتانی ئەەکەمەوە منزور چییە بۆ ئەمانە ناتوانن سابەتی بکەن ئەوانەی کە پێکاتەی شارەکانن کێن کە من پێدا لێژم پێکاتەی شارەکانێ کە لەم سەرزەمینی ئێمە بەناوی پەدیدەی جەدید یعنی سیتی دروست ئەکری کێن ئومیدوارم ئێمە بتوانین ئیستا متعسفانە کاک حامد ناتوانی ئەگەر مۆبایلەکەت عەمودی دابنێ ئەتوانی بێت ئەگەر ئوفقی دادنیاگە ناتوانی کاک حامد ئێژێ تەکنیکاڵت ئەجازە نادا کە بێتە ناوە لایڤەکە ئەوە جەنابەت ئەجازەدا کاکتا ئێوارەت باش نیوە شەوە شەوتان بەخێر سڵاو ڕزمایە بۆ هەموو یاران بۆ جەنابەت سەرچاوم زەرورەتی ئەم دیبەیتەوە بوو کە ئێمە بە زوانە هندیش یعنی هندی یەهودی کە ناوی فارسیە دوو دیبەیتمان کرد لەبەر خاتریەوەی خەڵکە ئێمە ئەوانەی کە ئەم زوانە هندیشە یعنی فارسی نازانن لە گفتوگۆیەکە کە لە نێوانی من و جەنابتەکە من نەیکەمەوە سێ دیبەیت و چوار دیبەیتە تکراری خاڵگەلێک دەربخەین کە یارمەتی بکا بۆ فەهمە دیبەیتەکە کە کردگمانە وە زەرورەتە ئەو دیبەیتانە کە مهم بووگە من مثالێک بدەم تەئسیرە ئەم دیبەیتانە بزانە ئەمڕۆ کەسانێک لەسەر دەوڵەتە ئێرانی دانیشکن بە ناوی تەبەقەی ئۆلیگارش دەوڵەتە ئێرانی وەکو بنەماڵەی مەسعود مسەفا و بنەماڵەی جەلال حەسامەدین وا لە هەرێمە کوردستانە تەپیان داگە بەسەر ئەو خەڵکە ئەمانە خۆیان بە خەڵکە سەرەوەی خەڵک دەوێت یعنی خەڵکێکی تر بە ڕەعیەت و بە کۆیلە و بە هیچ ناوێنن بۆ ئێژن ئێمە هەر کوڕەبووگەوی کوڕە شێخی کوڕە شێخە نەقشبەندی و کوڕە شێخ قادریەی ئەمە لە ئێرانیشە هەر واسە ئەوانەی کە تەبەقاتە حاکمە ئێرانن ئێمە ئێژن ئێمە هەر بووگەوین هەر ئەسڵزاین ئێمە کوڕە کوورشە کەبیرین کوڕە سەفەویانین کوڕە فڵانین من ئەو دەست ئەدەمەوە بە دیبەیتێک لەسەر ئارتور کەسلەر کردم ئارتور کەسلەر نووسەرێکی یەهودی مەجارستانیە هەنگاریا کە هاتکە لەبارەی دادگاکانە ئستالین و ڕۆمانێکی نووساگە تەلویحەن تۆ والی تێگەی ئاخر کتێبێکی هەست بەناوە دارکنس ئەت نون یعنی تاریکی لە نیوە ڕۆژە ئەقتباسی لە مەرگە مەسیحە لە نیوە ڕۆژە کە دنیا لە سەلیب و دنیا تاریک بوو لەوێ سوالێک کە تێتە زەهن ئەمەسە کە دادگاکانە ئستالین کۆمەڵی ڕەفیق حیزبی گرتن بە عینوانە خەڵین و پەخشی کردنەوە ئەمانە لە دادگاکانە کە ڕەفیقە ستالین بوون لە وەختە ئینقلابی بوون زۆر گەورەتر لە ستالین بوون خۆیان ئاعترافیان کرد کە خیانەتیان بە خەڵک کردە بە کۆمونیزم کردگە و وتیان حکممان مەرگە کەسلەر سوالەکە ئەرێ و ئینسانە بۆ خۆی بەخۆی وتی خاڵی جا ئەمە لە مجاهدینە خەڵکیشا لە ئینقلابی ئیدۆلۆژیک اتفاق کەوت کەسلەر محاوڵەکە جواب هات ئێژێت ئەمانە کە پێشووتر ئینقلابی بوون لە ناو خەڵکا بوون خەڵکە بێدەسەڵات بوون خەڵکە بێدەسەڵاتێک کە مەبەستێتی دەسەڵات بگرێ بۆیە لە ڕوانگەی خەڵکو کە گەرەکیسی دەسەڵات بگرێ مەشروعیەت و شەرعیەتی هەبوو هەر کارێ بکە بۆیە ئەمانە لە بەرامبەر تزارە ڕووسیە شەڕیان کرد وەلێ وەختی بە دەسەڵات گەی پێگەکەیان گۆڕیا ئیستە بوون بە حاکم لە مەحکوم دەرهاتن بوون بە حاکم وەختی بوون بە حاکم ڕوانگەیان بەرامبەر بە مەحکوم گۆڕیا ئێستا
ئەخلاقەکەیان ئەخلاقە حاکمە، ئەخلاقە محکوم نییە. لذا ئەوان هاتن بە ئەخلاقە حاکم و تازە حاکمانیان محاکمە کرد. دەرنەتیجە ئەمانە بوون و خائین. ئەگەر هەر وەکو محکومەکانە پێشووتر قسەیان بکردایە خائین نەبوون. ئەی من گەرەکمە تۆ بڕۆخێنە بستانی بەنظرە من تو دەسەڵاتە گرتگە. ئەم دیبەیتانەی ئێمە لەسەر ئەو کوڕە فاحشانەی وا ئێستا بەحسیەکەین بەجێ ماگەن و تەباریان نییە و ئیمڕۆ لە حاکمیەتە دەوڵەتە ئێرانیە دانیشتگەن استخدامە یەهودی جەهانین ئەم بەچکە کۆیلانە و بۆ خۆیان تەبار دروستەکەن وەکو کوڕەکەی عارف وا هاتە ناوی تەلەڤیزیۆنوتی ئێمە ژنە بەرتەرین وەکو کوڕەکانە مەسعود مسەفا و قێزیان تێتەوە بنوار لە قەیخەک وەکو کوڕەکانە جەلال تەڵەبانی وا قێزیان تێتەوە مەردە بە ئێمە بپیا حساو ناکەن ژن ئێمە ژنە بەرتەرین. ئەو وەرین ئەتفاقێکەکەوێ بەم دیبەیتانە تۆ تەبار ئەمان بنە چقە ئەمان دەرەخەی کە ئەمانە نە کوڕە کوورشە کەبیر نیەن دایکیان فاحشەوگە باوکیان ئەمەڵن لە واتیان تەکاکریاگە ئەمانە بێدایک و باوکن لەم سەرزەویە ئەوەڵین دەفعە خۆیان ئەڕۆخێنێت دوای وەراندا ئەوان لە دەمە دەمە ئەکەون ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ بەچکە پەکەکەی و کۆمەڵی و دموکراتی لە دەم خست کەسیان ناوێنێ و جورئەت قسە بکە لە بەرامبەر ئێمە گشتی تف لە دنیا وشکەوێ دقیقەن وا ئەکەین بە دەوڵەتە ئێرانی وا ئەکەین بە نۆکەرانە جودۆ کریستیانەتی وا ئەکەین بە حاکمانە حەلیمە کوردستان ماهیەتە خۆیان بۆ خۆیان دەرەخین. ئێستا فەرموو ئاغایان بەڵێ کاک پێمان جەنابەت لە چەند ڕۆژی ڕابردوودا لەسەر ئەم تاریخی ئێرانە و لەسەر کتێبێک کە جەدیدەن چاپ بووە وەکو تاریخی مۆدێرنی ئێران باسی هێناوەتە ئاراوە باسی لە تاریخی سەفەویە کردو لە دەورانی سەفەویە بملاو بە تاریخی مۆدێرنی ئێران ناو دەبات و دێتە بەرەو قاجاریە و بەرەو ئەملاوەجا جەنابەت باست بەحسایەکت کرد کە لە تاریخی سەفەویەوە دەست پێ کرد و ئوسوولەن شار چۆن دروست دەکرێت لەم سەرزەمینە. ئایا ئەمانەی کە ئەو ڕۆکە ناویان کەڵان شارە لە ئێران ئەو جۆرەی کە دایان هەوێ بیچەسپێنەوە بە هەخامەنشیان و ئەشکانیان و ساسانیان ئەمە ئەمرێکی واقعی و تەبیعی مێژوویی بووە و ئەمانە بەڕاستی لەو سەردەمانەوە شار بوون و مۆجود بوون و دارای جەمعیەتهای بەلانی کەم بڵێن سەدان هەزار کەسی بوون یا ئەوەی کە ئەمانە شتایەکی تازە تەسیسن کە ناویان دراوە شار و هیچ کامێکیان مێژویان ناگەڕێتەوە بۆ پێشی 200 ساڵ 250 ساڵ. ئایا ئەگەر ئەمانە لە 200 ساڵ و 250 ساڵەوە سازکراون چۆن سازکراون هەستەی ئەوەڵیەیان چێدایناوە بۆ دانراون هەدەف لەوەی کە کەسانێک لە دەوری یەکتری کۆبوونەتەوە و شاریان دروست کردووە چ بووە؟ ئایا ئەمە ئەمرێکی تەبیعی و ئاسایی خەڵکی ئێمە بووە خەڵکی ئێمە بە پێی پێشکەوتنێکی توجاری و بازرگانی و چوزانم سەنعەتی ژیانی ڕابردووی خۆیان کە ژیانی عێلاتی و ژیانی کۆزڕەوی و ژیانی دێهات نشینی بووە و شێوازی تەولیدیان کشتوکاڵ و دامپەروەری بووە بە پێی گۆڕانکاریە کە لە ژیانی خۆیاندا دروستیان کردووە هاتوون و ئەم شارانەیان دروست کردووە مەجبور بوون کە بە پێی ئەو گۆڕانکاریە تەبیعی کە لە ژیانی خۆیاندا و بەرەبەرە هاتووتە پێشەوە شار دروست بکەن یا ئەوەی کە ئەم شارانە بە شێوەیەکی دەستکرد و بە شێوەیەکی مەسنوعی دروستکران. ئەمانە پرسیارهای بوو کە جەنابەت بە وردی دەست بۆ برد و جواب بدانەوە و لە ڕاستای ئەم تاریخەی کە ئاغای عەباسی ئەمانەتی شنووسیوێتی هەندێک فەکتر لێ خوێندەوە و تەحلیلت کرد چ بە زمانی یەدیشی فارسی و چ بە هندیش کرا بە هندیش بەڵێ چ زمانی چ بە زمانی خۆمان قسەمان لەسەر کرد ئێمە. جا ئێستا ئەگەر جەنابەت بتوانی لەم دیبەیتەشدا بۆمانشی بکەیتەوە بۆ ئەو یارانەی کە بیان هەوێ باشتر تێ بگەن کە ئوسوولەن مەسئلەی شارسازی لە ئێران چۆن ڕوویداوە.
ضرورەتی ئەم کتێبەی عەباسە ئەمانەت وا لە ئەوەی کە عەباسە ئەمانەت سێ تحولە گەورە هەڵەبژێریت کە ئێژێ ئەمە سەرەتای دەستپێکردنی دەوڵەتی مۆدێڕنە لە ئێرانە. سێ اتفاق سەرهەڵدانی سەفەویە بە سێ ڕوودا و گری ئەدا کە لە ئێرانە ڕووی داوە بە سەفەویەکان. یەک ئێژێ سەفەویە بزاوتێکی ئاخر و زەمانی بە پێغەمبەریەتی و خودایی شا ئیسماعیلە سەفەوی کە لە بنەچەقێکی کورد و لە 6 نەسڵە پێشووترە سەفیەددینە ئەردەبیلیۆ تێت و نەوەی ئوزون حەسەنە و دایکی ناوی حەلیمەس و حەلیمە ناوی مارتاس و مارتا کەنیشکە تئۆدۆراس، تئۆدۆرا کەنیشکە جانە چوارۆمە ئیمپراتوریەتە بیزەنتینە. کەواتە شا ئیسماعیلە سەفەوی مەڵغەمەیەکە تێکەڵاوێکە لە ئەشرافیەتە مەسیحیەت تەکە ئەشرافیەتە تورکە یەهودی هاوردە کە گویا لە سەرزەمینێکی ئیسلامی سنیە لە سفر شیعەوە شیعە دروستەکە. بزانم سوالە مهمە، بزانە یا ئەم سەرزەمینە بە فەقاهەتە ئیسلامی و تەسەنن ئەڕواتە ڕێوە و گشتی سنیە کە تۆ ئەتوانیت و غەیرە ممکنە تۆ لە ناوە ئەکسەریەتە سنی لە سفر شیعەوە شیعە دروستکەی. ئیمکانی نییە، ناتوانی، چون تۆ ئێشێ پەیڕەوانێکت بوون کردبوون بە شیعە. مەگەر ئەمەیکە تەمامە ئەم سەرزەمینە چی بێت؟ تەکیە و خانەقایی بێت. ئیسلام نەک بە شێوەی تەسەنن، نەک بە شێوەی تەشەیع و مەذهبی و شەریعەتی هات بێ، بەڵکو ئیسلام لە ڕێگەی تەریقەتی و هات بێ. یعنی تۆ سوویەیەک لە ئیسلام لە ڕێگەی تەریقەت و ئەناسی. ئەمە مەسەلەیە ئەوە. ئەمما ئەو سێ ڕوودا و ئەوە سێتەوە بە سەفەویەکان. ڕووداوە ئەوە ئێژێت سەفەویە بۆ یەکەم جار ئێران ئەکاتە ساحێوە فەقح شیعە بە هاوردنە مەلا لە جەبەلە عامل وە لە جنوبە دوورگەی عەرەبستانە. مەلای عەرەبە شیعە تێرێت کە فەقاهەتی بۆ دروستکەن، وەکو کێ؟ وەکو کەرەکی، وەکو کێ؟ وەکو عەلامە مەجلسی، وەکو شەیخە بەهایی. ئۆکەی؟ نکتەی دووەم مرکزیت پێدان بە زەراعەت. نکتەی سێوەم ئیقتسادە مرکانتالیستی. جا بۆ تێگەیشتن لەم سێ من ئێشێ ئەم سێ بکەمەوە. با بزانین ئابووریە مرکانتالیستی یا ئابووریە نەتەوەیی چییە؟ سەری لەکوێ هەڵدا کێ پێیوت مرکانتالیستی؟ ئادام سمیت پێیوت مرکانتالیستی. کۆمەڵێ بازرگان لە بریتانیا ڕووینە دەربارە پاشای بریتانیا، وتیان ئێمە گەرەکمانە بازرگانی کەین تەڵاو سەروەت بۆ خەڵکە بریتانیا بێ، تۆ هێزە نظامی و هێزی سیاسیە خۆت بخە اختیارە ئێمە تا ئێمە بازرگانی کەین. پاگرا تێگەین. بۆیە تۆ من بارها وتێکمە لە سەرزەمینە کوردەوارە ئێمە کوردێکمان نییە لەسەر ئەژنۆکانی بێ دەخاڵەتە نظامە یەهودی مەسیحی بە پارە گەی بێ. ئەگەر بە پارە بگەیە کوردێکی دەوڵەمەندمان بوایە ئێستا ئەهات ئەیوت پەیمانە حەیدەری ڕابەرە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ، پوڵت گەرەکە، چەکت گەرەکە، من ئەدەمێ تۆ ئەم سەرزەمینە بدڕە ڕێگەی بازرگانی بۆ ئێمە دروستکە تا ئێمە بازرگانیکەین، تا ئێمە ڕقی بە بازرگانیەکان نەبین بووین. ئیقتسادە مرکانتالیستی بڕێ یاسایی بوو. یەک، تۆ ئەبێت تەرازە ئابووریت بەرەو سەرۆ بێت، موسبەت بێ، پۆزیتیڤ بێ. یعنی چۆن؟ یعنی تۆ ئەهەنیت نایەریت. ئەمە یەک. هاوردە و بردە، تۆ بردە ئەکەی، هاوردە ناکەی. بۆ هاوردەکردن یاسایان هەست.
تۆ هیچ بەرهەمێک تەواو بووێ لە وڵاتێکی تران نایهێنتە ژوورەوە. تۆ بەس مەوادی خامی سەرەتایی لە وڵاتێکی ترەوە تێریتە ژوورەوە. یەک بەڵکو وەلێ لە وڵاتی خۆتا کاکتا هەمان لێون بوو. من دەنگم زەعیفەوێ بۆیە دەبێت کاکتاها بێت. دەنگم هەیە یاران، یا دەنگم کەس بوو. ئەگەر کەس نەوگە تا من ئیدامە بم بە بەحسەکە تا کاکتا هاتێتەوە. ئۆکەی، کەواتە تۆ لە وڵاتە خۆتا کالای تەواو بوو ئەهەنێری، بەرهەمێک کە تەواو بوێت. هیچ سەنعەتگەری وڵاتی خۆت بۆی نییە لە مەملەکەتە بڕواتە دەرەوە، بۆی نییە لە مەملەکەتە بڕواتە دەرەوە، بەڵام تۆ ئەتوانی سەنعەتگەری وڵاتەکانی تر بێریت. ئەمە پێی ئێژن ئابووری مرکەنتەلیستی، یعنی ملیگەرایی. تا ئاخری سەدەی 18 میلادیش هەر ئەمە ئوروپایەکان لەسەر ئەمە کاریان نەکرد و ئەساسە سیاسەتیان ئەمە بوو. تۆ ئێشێ لە مرکەنتەلیزم تێبگەی. بۆیە من هەڵگەڕیامە وتم لەم سەرزەمینە کوردەوارە یەک بازرگان و میلیاردەرە کوردی تیانە کە لەسەر ئەژنۆی خۆی وێسیاوێ سروەتەکەی خۆی بەدەستی هاوردوێ، چون ئیستا ئەو هات بە ئێمە ئیوت ئێوە قودرەتن و ئەتوان لەم سەرزەمینە بگرنەوە، ئێمە گەرەکمانە بازرگانیکەین بیگرنەوە بۆ ئێمە. هەروە کە بازرگانەکان بە دەوڵەتە بریتانیا وتیان. بۆیە تۆ شاهدی کۆمپانیە هێندە شەرقی لە بریتانیا تێتە دەرەوە، کۆمپانیە ورجینیا تێتە دەرەوە. ئەم کۆمپانیانە ئەڕۆن ئستێعمارەکەن. پس ئەباسە ئەمانەت مرکەنتەلیزم ئەوەسێتەوە بە سەفەویە. وەلە مرکزیەت پێدانە سیستەمە جوتیاریە لەگرام مەسئلەیەک مەترەحەکە کردی و دووە تۆ لە 150 ساڵە ڕابردووە کە شکڵ دەوڵەتە عوسمانی دروست ئەکەن لە هەرێمە کوردستانی شایع بێت. پێی ئێژن تیولداری. تیولداری فەرقەکاتەکە فیودالیزمە. فەرقەکەیشی وا لە ئەوەی کە فیودالیزم لە ئوروپا ئەربابانە خاوەن زەمینن، خۆیان بورگیان هەست. کاکتا ئێژین هەنگەکەمان وەزەردەواڵە دەرچوو. باوەڕەکەی وایە ئاڵمانە وەزەرەتن نییە. مشکلی ئینتەرنێتم نەبوو، نازانم چی بوو لە خۆراکۆڕی. بەڵێ خەریکم تۆزی حەمەدا ئومیدوارم دەنگم تا ئێستا هاتوێت. من ئێستا خەریکم تۆ گیان فەرمووتەوە دەنگەوە. فەرقی بینی فیودالیزم و تیولداریم ئەوت. فیودالیزم بابانێکن، لۆردەکانێکن، دووکەکانێکن، ساحب زەمینەکانێکن لە ئوروپا کە زەمین هیمی خۆیانە و بۆیە ڕەعیەتی بۆ تێرن دەرسەدێک ئەدەن و ڕەعیەتەکە و ڕەعیەتەکە جەدەن دەرجەت ڕەعیەتە ئەوە. تیولداری زەمین هەنە پادشاهە، تەواوە ئەم مەملەکەتە کە پادشای سەفەویە گرتگێسی هەنە ئەوە و نەزاتێت مەسەڵەن ئەیدا بە کاکتەها ئێژێ بڕۆ 50 لادێ بۆ تۆ وەلێ کەشاوەرزی تیا بکە، وەلێ 2/3 ئەم کەشاوەرزیە لە 3/2 هینی منە، ئێشێ بیدەیوە من 3/1 بۆ خۆتە وە بیدەی ئەوانی تر. بەمە ئێژن تیولداری کە ئەرباب ڕەعیەتەکانە خۆی ساحێوە زەمین نیە، زەمین هینە پادشاهە. تا ئێستا تێگەین لەمە. پس ئێژێ دەستگاهە سەفەویە تیولداری تێنێت. تۆ ئەمە لە 150 ساڵە ڕابردووە لە هەرێمی شایوێنیت. کەسانێک بە ناوی عوسمانی تێدێژن ساحێوە زەمینی خەڵکیەکەنەوە ڕەعیەت. پۆیان وابێ خەڵکیش نازانێت چه خەبەرە. ئێستا بابێنە سەر ئەمەی کە ئەمانە دانەدانە ڕەتکەین و دەرکە ئەم تاریخە سەواد اقتصادی گەرەکە. تۆ ئێشێ بزانی لە ئوروپا چه ئەتەفاقێکەکە فێ
تۆ ئێشێ بزانی ئادام سمیت باوکە اقتصادە جیهان و لێو دووە ڕیکاردۆ کە ئەساسە بنەمای اقتصادی کە کارل مارکس بە مطالعەی اقتصادە بریتانیایی ئەتوانێت نەزەریە اقتصادی خۆی بە بە مطالعەی ڕیکاردۆوە ئادام سمیتە سەروەتە ملەلە. با بێن بزانین لەم سەرزەمینە ئێمە وا مشتێ بەچکە فاحەشە کە منیسە دەریەخەم و بەچکە لەواتکار چۆن توانی گیانە تفکەنە ناو زەهنە مەردمە ئێمە بە ئاموزش و پەروەرش بە پەروەردە سیستەمە پەروەردە مشتێ ئەحمەق دروست ئەکا مشتێ ئینسان شکڵ یەکتری دروست ئەکا کە تۆ توانی کنترۆڵی کەی سەواد ناداوە کەس ئاسڵ تۆ مشتێ ئینسان تێریت لە تاقبوونا دەری تێریت ڕەفتارە جەمعی پێدەی ئاموزش و پەروەرش ئەم تەجاوزە ئەکا بە ئینسان دەنا ئەوانەی لە پەروەردە هاتنە دەرو گشتی خەریکە لە برسیان دێ تۆ پەروەردەت بەس بۆ ئەخلاق گەرەکە لە بنەماڵە فێرەکەن کاورایەک فێرکەن تۆ بۆ نان خواردن بۆ حرفە ممارەسەت گەرەکە تۆ لە هیچ دانشگایەکە ناوی تۆ تەنەکەچی تۆ لە هیچ دانشگایەکە ناتوانیت بووی تۆ مختەرعە هیچ کام لەوانەی وا ئیختراعیان کردگە لە دانشگانەوەگەن وە لە زانکوانەوەگەن هیچ کامیان. خب ئەگەر تا ئێستا تێگەین ئێمە تێ ئەم سێ دەلیلە ڕەت ئەکەین تا ئەگەین بە بنیادە شار ئەگەر ئیجازەت بدەین. دلیل ئەوەڵ با بێنە سەرە مەرکەزیەت ئەوڵن مەرکەنتالیزم. تۆ لەم سەرزەمینە ئێمە هیچ بازرگانێک نییە کە بڕوایەخە بە هیچ پادشاهێ بگرێت ئللا ئەوەی کە عەباسە ئەمانەت ئیشارەکە ئینحیسارە بازرگانی هەورێشم وا لە دەسە دوو نەفەرە دوو تەبەقە ئەرامەنە و یەهودیان و ئێژێ ئەمانە چوون بە ڕێگەی زەمینی و لە ڕێگەی عوسمانی ئەڕوین ممانەعەتیان نەبوو لەبەر عوسمانی سوال بۆ نەیان بوو عوسمانی مەگەر ئیمپراتورە ئیسلامی سونی نییە ئێوەیژنی دەی ئێشێتەکە یەهودی و مەسیحیان مشکڵی بوێت تەکە سونیەکانی ترا مشکڵی نەوێت دەی ئەگەر لەگرا مشکڵە شیعەبوونە ئەی ئاغای ئیمپراتورە عوسمانی کەی لەشکری یەنیچریە بەکتاشی هەست و شیعەن تو سەیرە خەلیفەی موسڵمانە سونی کە بە لەشکرە شیعەوە شیعەی غولات چۆن ئەلەویانە خۆی کە ئیستا لە حاڵ حازرە لە تورکیە ئیستەیە حدودە 30 ملیۆنە تۆ تحملەکە وەلێ نایەڵی خەڵکەکە تەجارەتی بەدەساری بۆیە ئێشتی یەهودی و ئەرمەنی بکا لە بیر نەچی عەباسە ئەمانەتی شارەیان پێکا نەک عەباسە ئەمانەت ڕاوەندیش شارەیان پێکا تاگرا تێگەین پس تۆ بازرگانێکە نییە کە بێت بم پادشاه بێژێت ئێستا تۆ هاوردە مەکە بردە بکە پاشان تۆ چی تەولی دەکەی ئیدعاکە هەورێشم تەولی دەکەین و ئێژێ 3800 تن هەورێشممان تەولید کردە کاکە تۆ هەر ئێستا سەرچێ لە ئێران بکە 9800 خانەوار بنە ماڵە لە شمالە ئێرانە خەریکن هەورێشم بەرهەمەهێنن 430 تۆن بەرهەمهێنن بە تەکنۆلۆژیە جدید بە ئەبزارە جدید بە وەزعیەتە جدید 9800 بنەماڵە 430 تۆ بەچی 400 ساڵە پێش کاورای کاولت درۆزن 3800 تۆن هەورێشەمە بەرهەم هاورگە بەچی لە جەمعیەتی کە ظاهرەن 1905 ملیۆن بۆ ینی چەند دەرسە لە جەمعیەتی ئێران کاری تۆلیدی ئەبریشمی کردووە پاشان کرۆکە اقتصادە مرکەنتالیستی جەزبە سەرمایەی تەڵاس کۆتڵای ئیمپراتۆریەتە سەپەویتە معلومیە نیسی خۆ ئەمە دروست با بێنە سەرە تیولداری بزانە با من بە فۆرموڵێکی سادە لە ڕیکاردۆوە دەست پێ بکەم کاکە بووگە لەم سەرزەمینام خەڵکە گشتی مێژووی خوێنبە و هەر ئیستا لەو حەریمی کوردستانە خەڵک وەکە لە ئەما خوا مێژوو ئەو چۆن باسی مێژوو ناکەیت و مێژوو واسە کاکە بێسە پەلەم مەکە تۆ هەروە لە خۆت و ئیژی ئەگرات تیولداری بکە با بزانین تیولداری یانی چی ئەڕۆینە سەرە نەزەراتە ڕیکاردۆ نمایندەیە مەجلسە ئاعیان بووگە یەهودی هۆلەندیە ئەووەڵین اقتصاددانە کە مەجلسە ئاعیانە بریتانیا فێرە تەحلیلە اقتصادیەکە یعنی ئابووریەکە
وە بورسپاس بووگە ئاغای ڕیکاردۆ تێ لەگرایشی سروەتە مەردم بە سێچت بەدەستێت جامایە کۆمەڵگایە زەمین سەرمایە وەکەم جا لەسەر زەمین تێتە سەر ئیجارەیە زەمین ڕیکاردۆ ئێژێ چون لەگرا تویلاری ئیجارەس بۆیە من ئیجارەکەم کار پێیە تۆ ئێژێ شا مەسەڵەن من شام 50 لادێم داگە بە تۆ بە ئیجارە بابێن بزانین ئەمە لە سەرزەمینە ئێمە هەر لەم ئێرانەی کە پێی ئێژن ئێران مەغدورە یا نامەغدورە بزانە کاکەگیان بۆ دەرکردنە ئیجارەی زەمین ئێمە تەسەور ئەەکەین سەرزەمینێک وەکو سەرزەمینە کوردوار هەست ئێشێ ئەم سەرزەمینە کە ئەو وەختە 4 ملیۆن جەمعیەتی بوێت زەمینە خوا بەرەڵاوێت خەڵک ئەوسا پێ ئەوت زەمینم دەرهاوردە یعنی ڕووی بەردەکانی ئەماشی بە کە قابلە کشتی دەکرد ئۆکەی جا تۆ نوع زەمینە مەرغوبت هەست زەمینە نامەرغوبت هەست زەمانێک کە ئەوەنە جوتیار پەیا بوێت کە زەمینەکان پڕۆ بکاتۆ زەمینەکانە سەرزەمینێ پڕۆ بکاتۆ لەگرا ئیختلافات دەرەکەوێت چون بڕێ زەمین زیاتر دەرەکا بڕێ زەمین کەمتر دەرەکا ئەوانەی کە ئەو زەمینانە ئەگرن قدرەتێکیان هەست کە ئەم بچووکەکان نێسیان خۆ ئیستا با بێژین پادشای هاتکە ساحێوە گراسە ئیجارەی زەمینە مەرغوب چی مشخصیەکە داهاتە نامەرغوبترین زەمین چۆن مثال تۆ زەمینێکت هەست کشتی ئاویاری ئەکرێ بزانە تۆ ئەگەر لە سەرزەمینێکە هەرچی زەمینە مەرغوب بێ و ئاوی پێ بگات ئیجارە بەهات نیە وە زەمین قیمەتی نییە چون هەر کەمەیلی بێ لە هەر کوێکە کەمەیلی بێ بۆ خۆی جوودیاریەکە نە زەمین قیمەتی هەست نە ئیجارە توانی بێ دەربێنی خۆ ئێستا تۆ زەمینێکت هەست کە لە هێکتارێکە لە دۆنمێکە 1 تۆن گەنم ئەدا چون ئاویە خاکەکەی خاسە زەمینێکت هەست بەرەڵاس هەر کەسێ بیکاڵێ 400 کیلۆ گەنم ئەدا لە دۆنمێکە فەرقە ئەم زەمینەتەکە ئەو زەمینە چەندێکە 600 کیلۆس ئیجارەیە زەمینەکە تەکە ئەمە فەرقی ئەوێت و چی قیمەتە ئیجارەی زەمینە مەرغوب میزانە مەحسوڵە زەمینە نامەرغوب داتە دەرەوە بۆ اختلافیان بۆ چەندێ بووە 600 ئەمە بۆ خاتریەوەی دەرکی بکە ئێتۆتەکە کەلەمەیەکە بەناوە ڕاند بەرخوردەکردە ڕاند یەکەم جار لە نەفتەوە هاتە دەرەوە چۆن سەبەدە نەوت سەبەدە سعرە نەوت و قیمەتە نەوت بەر ئەساسە نەوت دەریای شمالە بریتانیاس دەریای ئەتلانتیک باڵتیک نەوتە سووکی پێژن نەوتێکی فرەفرە مەرغوبە استخراجە ئەمە بشکەیە 40 دلار هەزینسی لە عێراقا کەوەتە ئسفەنج قامکی پێ و ئەنی نەوت تێتە دەرەوە نەوتێکە لە عێراق تێتە دەرەوە 4 دلار خەرجێسی ماو تەفاوت چەندێکە 36 دلارە ئەم 36 دلارە وا خەڵکە عێراق زەحمەتی بۆی نەکێشاگە وەلێ قیمەتە سەبەتە نەفتە نەوتە دەریای برنتە شمال بۆخشی نەوتە برنتە دەریای شمال مشخصی ئەکات ئەم 36 دلارە مفتە ڕواتە گیرفانە مردمی عێراق پێژن ڕاند ئینسانە ڕاندخۆر کێس ئینسانە ڕاندخۆر ئەوەسە وا پوری موت بەواسطەی گرتنی موقعیەتێکەوێتە دەستی مەسەڵەن کوڕە جەلال حەسامەددینە قادریە چون کوڕە جەلالە ئیستە خەریکە بەواسطەی کوڕە جەلال بوون ملیۆن پوڵە بچێ ڕاند کارێکی نەکردە فقط وا لەو جێگە کاگرا تێگەین ئیسە با بێنە سەرە قیمەتە ئیجارە بەهای زەمین سوال تۆ ئێژیت ساڵە 1900 ئەوائلە قەرنە 20 جەمعیەتە ئێران 4 ملیۆنە هەر ئەم ئێرانە کە ئێژیتی 1,638,000 کیلومتر مربع 4 ملیۆن نەفەر
ئەووەڵەن نامەرغوبترین زەمینەکانە ئێران کە 77% زەمینهای قابل کشتە ئێرانن طبق ئامارێکی ئێستا ئێلانیەکەن وا لە مەرکەزە ئێران، شمالە شەرقیە ئێران، جنوب شەرقیە ئێران، یعنی کوێ؟ ئەسفەهان، کرمە، تارە، قوم، بوشێر، بەشێک لە ئوستانە فارس، سیستان و بەلوچستان، خوراسان. مەرغوبترین زەمینەکانە ئێران کە 18% زەمینەکانی ئێران وانە کوێ؟ وانە شمالە ئێران، وا لە غەربە ئێران کە کوردستانوی، ووا لە شمالە غەربە ئێران. خۆ پادشاه سەفەویە هیچ وەخت نەیتوانی بەمالکیەتی بێ بەم سەرزەمینانە تا ئێستا بێت شمال و شمالە غەرب بە عنوانە زەمینە مەرغوب باوەتی بداری، چون تۆ زەمینە مەرغوبە وەجار خۆ زەمینە نامەرغوب نایێت جارە. زەمینە نامەرغوب زەمینە خواست بە دریاکە بخۆی. وەختێ تۆ قەراروێت تۆ زەمانێک کاورایە حاضر ئەوێ بێتۆ نۆکەرە تۆ کە زەمینی بۆ کەشاوەرزی نەماوێ بێت لەسەری زەمینی مەرغوبی تۆ کە تۆنێک دەرتێرێت 200 کیلۆ هەڵگرێ و 800 کیلۆ باتۆ تۆ. وەختی خۆی بتوانێت بڕوان لەسەر زەمینێکە نامەرغوب بیکاڵێ 200 کیلۆکە هەر هەڵگرێتەوە ئیتر بۆوێتۆ نۆکەرەتەوە، پس ناوێتۆ نۆکەرەتەوە. ئێشە زەمین نەماوێ دێ ئێمە وانییە سەرزەمینە پڕە لە زەمینە خاڵی، پڕە لە زەمینە خاڵی. پس مەقولەی تیولداری باتڵە، ئیمپاسیبڵ بە قەوڵی سیەکە، علمیەن اقتصادیەن باتڵە، لەبرا ئیدعایەکی دۆزنانەس. چون زەمینەکانە تۆ مەسەڵەن بگرە ئیدعا کە زایەندە ڕوودێ بووگە لە کنارە ئەم زایەندە ڕوودە تۆ 4000 هەکتار زەمینیش بووگە. ئەمە فقط یەک کارکردی هەست کە بعدن تۆ مشتێ هندی، هندی، یەهودی بێری کشتە خەشخاشیان پێ بکەی وە تەولیدە تریاکەی بە عنوانی یەکتی کە زەمین وەکو ئیستعمارگەرانە هۆلەندی. ئەنا کەسێ ناڕوا و کارە بکە تۆ زەمینە مەرغوب بدوا لە جێگەیەکی ترە کەواتە تۆ گیان شەرمەندەم ئەگەر ئیجازەت دێ من تەجربەیەکی خۆم بڵم لە ئەگەر گەنم و جووە لە نەزەر بگرین کە گوایە ئەمانە مەحسولاتی گەنم و جوۆیان کاشت بێت، باوکم دەیکوت پێشی هاتنی تراکتۆر لە مەناتقی دەشت و زەمینهای مستەطح گەنم و جوۆ نەدەکرا بە خاتری ئەوەی قابلی بەرداژ نەبوو. یەکەم ئەوەی کە دڵکێکی زۆری لێ هەڵدەستاوە قانونە دووردراوە تراکتۆر هات ڕەنگی ئەو دڵکەی دەرهێناو لە بینی بن ناچار بووین لاپاڵمان دەشێن کە هەم دوو دڵکی نەدەبوو هەم بۆ درێنەکردنیش ڕاحەتکردنەوەی گەنم و جوۆ لە شوێنی لاپاڵ هەر دەکرا لە نەواحی دەشت نەدەکرا بە هیچ شێوەیە. بسیار عالی، ئەمە تەجروبەی جالبێک بوو. پس ئەمە بە تۆ ئێژێت کە کولەن منتەفیە، کولەن منتەفی. پس تۆ لەگرا دیت بە فۆرموڵە اقتصادی جواو نهاتۆ توێلای ئیمکانی نییە. تۆ ملیۆنها هکتار زەمینە بەرەڵات هەست جەمعیەتی شریە کاورای ڕایەت ئەگە قەراوێ 200 کیلۆ لەم زەمینە بوات ئەڕوات بیابان بخۆیە کاڵێتر بۆ وێتونۆ کرد بۆ ئەوێتونۆ کردەوە. پس لەگرام مەقولەی تیولداری باتڵە. کارم بە منیە کە لە زەرفە 150 ساڵە گۆزەشتە یەواش یەواش عیدەیە بە عنوانە سەلتەنە و دەولە و حاکم و خان بە پارە تێرن و عیدەیە مردم ئەکەنە ڕعیەتیان. کارم بە منیە کە ئەکەن لێو دوا وەلێ لێو دوا کە دەسەڵات ئەگرن نە لە سەرەتاوە. تاگرا مشەخص بوو. پس ئێمە مێرکانتالیزممان باتڵ کردو، ئێمە تەمەرکۆزە تیولداریمان باتڵۆ کردو، تێنە سەر خۆدت دەسەڵاتە سەفەویەوە قەوانینی شیعە. بابێنە سەر ئەمەی کە ئەم چ گزارشێک لە ئەسفەهانەدا ئێژێ چوو ئەسفەهان کە ناوی یەهودیە بوو ئاودانی کردو. بزانە تۆ لە دەورانە تاریخە مۆدەرنە ئێرانە کە 5 سلسلەیە زۆر مهمی واتیاوە ئیتر ئەمە گشت کەسێ تکراریەکاتەوە تۆپەکەی نادر و ئەرتشەکەی نادر و ئەرتشەکەی سەفەوی و خانە لە بزەڕین و شاه ئیسماعیل و ئەم جۆرە چرت و پرتە. تۆ 5 پایتەختە هەست: تەوریز 6، تەوریز، قەزوین، ئەسفەهان، مەشهەد، شیراز. بەڵێ بژێرم تەوریز و قەزوین و ئەسفەهان سەفەویە. ئیسماعیل سەفەوی، شاه تەحماسب دووەم،
وشعر باسفي مشهد نادر شاه أفشار شیراز كريم خان زند تاران ئاغا محەممەد خان ئیستا هەر ئەم پەنج شارە گەورەترین شارەکانی تەورێز ئەسفەهان شیراز تاران و مەشهد هەر ئەمانیشە پایگاهە تەشەیعن هەر ئیستا هەر ئەمانە پایگای تەشەیعن اوكي خب ئەمانە پێتەختە پادشاهان بووگن یا شارگەرە ئەووەڵیەیە ئستعمارگەرانە یەهودی مەسیحیە هۆلەندی پورتەقالی فەڕەنسەوی ڕووسی و ئینگلیسی بووگن گەشتیان بە یەکۆ شارە ئەووەڵیەکان سوالەکە با بڕۆین دووبارە پەدیدەیە شار لە ئوروپا بەڕەسیکەین تا وتم دەرکە سەرزەمینە ئێمە بە ئابووری ئەکرێ چون دەرکە جیهان بە تەحوڵاتە ئابووری ئەکرێت تو نظام سەرمایەداری تێت تۆ ئستعمار تێت تۆ شێوەی بەرهەم هاوردنە ئەگۆڕێ بۆی ئەم جیهانەی مرۆڤای تێ ئامەسە کاک پێمان سەبارەت بە مەشهەد کە ئەلان یەکێ لە شارە مهمەکانی جیهانی تەشەیوعا تۆ ئەگە سەرنجی بدەیت دەوراندەوری شارەکانی مەشهەد هەر هەموو دەوراندەوری چ لە جنوبەوە بەرەو زابل و ئەوانە چ لە شمالەوە بەجنوب و ئەو منتەقەی کە ئێستا دەڵێن کوردی تێدایە و هەم بەرەو گورگان و ئەوانە کە دەڕۆ تورکمەن سەحرا هەر هەمووی سوننیە لەو وەسەتە تەنیا شاری مەشهەد نییە و شارەکە شیعەیە زۆر عەجیبە ئەگەین بەمە بۆ خاتری ئەمەی بگەین بەمە کە جەنابە وتر تا منی سەر ڕەئیە باتڵکەمەوە عەباسە ئەمانەت ئێژێت لە کاتە حکوومەتە سەفەویە کە تێ ئەسفەهان دروست ئەکا ئەسفەهان ئەم شتانەی واتیا بۆ تەفریح یەک مەیخاری مەیکەدەی واتیا دوو ئەمرەتخانە ئەگەر اشتبام نەوتوێت جێگەیەکە کە هەتی و بێتووکی تێرن و خەڵکەکە ئەڕوا بە پارەتە کە هەتی و بێتووکە سەکسەکە کوڕە بێتووک مناڵ ببەخشن من ئەمانە بێژریاگە لەم تاریخە من ئێشە بێژمیان قەحبەخانە فاحشەخانەی واتیا تریاکخانە شیرەکەشخانەی واتیا و ئێژێ خەڵکە ئەسفەهان لەگەڵە لەشفرۆشی پیاکفرۆشی کوڕفرۆشی ژنفرۆشی هیچ کێشەیەکی نییە لەگەڵ مەشروب خواردن و دانسکردن و گۆرانی وتن هیچ کێشەیەکی نییە عەباس ئەمانە تێژێتی هاوکات لەگەڵ ئەمە پادشاکانە سەفەوی خۆشیان هەتی و بازن ژن بازن فاحشە بازن دائیم الخمرن تریاکین گشتیان ئێژێت فەقیهانە شیعە فشاریان هاورد کە مەشروب خواردن لەبین بوون هاتن خومخانەکانیان شکاندیان بەڵام نەیانتوانی ئەم سونەتە کۆنە لەبین بوون سوعالە گەورە زانی چی لەگرا ئاغەگیان تۆ زمانی ئەتوانی ئیدعا بکەی کە فەقیهێکی شیعە قودرەتی هەست کە خەڵکی لە پشتاوی مەسەڵەن تۆ ئیدعاکەی میرزای شیرازی فتوای تحریمە تەماکۆیدا ژنەکان لە حرەمسەرای شا قلیانەکانیان شکن ئۆکەی ویسە ئەم مەردمە پەیڕەویەکە لەم مەرجع تەقلیدە دێ ئەم مەردمە خۆی لە واتکارە خۆی جندەبازە خۆی جندەس خۆی مەفعولە خۆی دائم الخمرە دائم النەشئەس کامە مەرجع تەقلید دەتوانێت ئەم مەردمەی لە پشتاوی کەس ئەمە خۆت وتت بۆی ژی ماڵیاتیان پێسوارەکە مەگەر ئەمەی کە تۆ بێژی ئەم مەرجع تەقلیدە بە زۆرە پادشام کارەکە دەی پادشا خۆی لە واتکارە خۆی مەشروب خۆرە خۆی قەحبەبازە خۆی تریاکیە هەم پادشا حەزی پێەکە هەم خەڵکەکە حەزی پێکەن تۆ بە کامە قودرەتە ئیجراییەوە بکارەکەی پس ئەمە لە ئەساس و دروست کەواسە دەستگاه فەقاهەتی شیعە دروست کاگە میشە دروست متوجه بووین ئەمیشە درۆ خۆ من لە تەوزیحت شارنشینی لە ئوروپا بوو بزانە هەروە کەوتم فیۆدالیزم لە ئوروپا یعنی ئیدەیەک مالک وەکو دووک لۆرد سەر کۆنتێس کۆنت لەیدی ئەمانە ساحب زەمینن تەبەقەیە ئەشراف زەمیندارن
ئەمانە بڕێکیان کە قودرەتیان هەست ماڵەکانیان وەڕەعیەتەکانیان دیوارێک لەکێشنە دەوریا پێی ئێژن بورگە بارۆ مەسەڵەن ئێژێ لەندەن بارۆ زۆنی یەک لەندەنە ما بەقی حاشیەن لەندەن نییە بارۆ لەندەنە بارۆیەکی بچووکە هەڵە شارەکانی ئەڵمانیان ئەکسەریەتی بورگی پێوەیە هەموو بورگ جا ئێستا تۆ ئەزانی کەلەمەیە بورژوا وا لە ئەدەبیات چەپا هەست لەکوێتێت لە بورگوا تێت لە ساحێوە بورگ تێ لە حاکمە بورگ تێ لە ئەربابە بورگ تێ تاگرا متوەجه بووی وەختی تجارەتە دەریایی دەست پێیەکە پورتوقالیەکان کەشفەکەن بە دەوردانە دەماغی ئومید ئەتوانن بگەنە ئۆقیانوسە هیند و دەستیان بە ئاسیا بگا ئەوەڵین بار اتفاقێکەکە پێمانە فێرە تجارەتە دەریایی ئەوە سەردەنە ژاپۆن سەردەنە جنوب شەرقی ئاسیا سەردەنە هندوستان فێرە تجارەتەوەن لە بریتانیا چی ئەوەن خوری ئەوەن ئێوەش بریتانیاتان دیگە بریتانیا زەمینێکی دائیمەن سەوزە ئەو ئەربابەی وا زەمینی ئەداوە ڕەعیەت چەنۆری تیا بکاڵێ و پیازی تیا بکاڵێ دەرامەدێکینەوە بووی ئیستا کاوەڕی تێ بەرەدا بێشوان کاوەڕ خوری ئەداتە دەرەوە هەر بۆ خۆی ئەلەوەڕێت و خوری ئەداتە دەرەوە منفعەتی زیاترە بۆ ئەوەڵین بار ئەربابەکان زەمینەکانیان لە سەرڤەنتەکان سەردوو یەک اتفاق کەوت قەبایلە سەرگەردانێک کە هیچ مالکیەتێکیان نییە لە ئوروپا و لە بریتانیا دروست بوو ئەمانە سەرگەردان بوون حەجێکیان نەبوو بێژگە لە خۆیان کرد بفرۆشن لە گلاسەکە یەکێ لە تەعاریفە سەرمایەداری ئەمەسە کە ئینسان خۆی تەبدیل ئەوێ وەکالا خۆی ئەفرۆشێ ئەو فرۆشتنە خۆی هێزەکارە نەیفرۆشێ نان نییە بیخوا چون کەرەستەیە بەرهەم هاوردنی بەدەستۆ نییە نە زەمینی ها بەدەسۆ نە ئەبزارە تەولیدی ها بەدەسۆ نە سەنعەتی هەست نە زەمینی هەست پس تەخەسوسە کاری هەست هێزە کارە فرۆش ئەمانە برسیە لادێ بە لادێ 70-80 ساڵ گەڕیان کاریانەکرد نانێکیان بێبن هەچیان لە پڕێکا ئابووری مرکەنتەلیستی اتفاقێکی خست کارگاگەلێک بە ئەبزارە کۆن گەورە بوون بە کرێکارە مفت ئیسحاڵی بوو کرێکارە مفت هێزە کارە مفت نانێکی بۆ فڕە دەکارە بۆ کا 16 ساعت ئەوەی ئێستا لە چی ڕوودەدا ئافرین نا ئەو وەختە خراوتر بوو ئەمانە توانیان بەرهەم بهێنن بە ئەبزارە کۆن هێزە کارە فرە هێزە کارە فرە ئەبزار کۆن ئەمە وەسە چی وەسە ئەوەی کە تۆ سەرمایەت نییە بەڵام 15-20 نەفەر پیاگی هندیەکان لەگراوا پوڵدارەون پارەیان نییە سەرمایەیان نییە 15-20 دانە مناڵیان خسکەسۆ لە پڕێکە 15-20 نەفەر کار ئەکا بە مانگی 1000 پۆند مانگی 15,000 پۆند دەرامەدیانە لە 10 مانگاون و ساحەوی 150,000 پۆند 150,000 پۆندەکە فورە دەن و بیزنسێ لە پڕێکە لە 3 ساڵە بەهێزە کارەون و ساحەوی 10 ملیۆن پۆند ئیستا هندیەکان تەقیگن پاکستانیەکان لەگرا تەقیگن کوردە لۆحەکە نازانێت چواریان یەک ناگرێت ئەم کارە بکە من لادێ ئەناسم لەم بریتانیا 1000 نەفەر خەڵکی واتیە 1000 نەفەریان یەکتریان بگرتایە 1000 پۆندیان دەرە هاورد ئەمە 1 ملیۆن پۆند بەمانگێ بە 1 ملیۆن پۆند باشترین کارخانەیاندا ئەنیا 500یان کاریە کرد بە 3 مان کارخانەی دووەمیاندا ئەنیا بە ساڵێ تەواوە منتەقەی کرماشانیان نانە وەختی ئەڵێنەوێ ئەبیتە ئابووریە مرکانتالیستی بەرە ئەم خەڵکە سەرگەردانەی لە خۆی وەگرت بورگەکان حەواشیە بورگ دروست بوو بەرە تەبدیل بوون بە سیتی تاون سیتی لێودا بوون و مترۆپۆلەتن پێیان وتن پرۆلێتەر بۆ ئەوەڵین بار لە تاریخا پرۆلێتەر دروست بوو سوئالە ئەوەڵ ئەم پەدیدە ئێشێ لە ناو سەرزەمینە ئێمەش ئەوە اتفاق کەوتوێ سوئالە ئەوەڵ کامە بەشن مەردمە سەرزەمینە ئێمە لە ئەبزارە تۆلید دوورۆ کەوتووە یعنی زەمینی نەما هیچ کەس
هەر کەسێ چوار بزنی بواە ئەوەنە لە وەڕگەی بوو خۆی پێبژێنیت هەر کەسێ جوتیاری بکردایە ئەوەنە زەمین بوو پوتێگەنیتیا بوەشێنیت دەرنەتیجە ئێمە هیچ تەبەقە خۆز خێڵ تایفەیەکمان نییە بێ ئەبزارە تەولید کریاوێ ئێمە کەی بێ ئەبزارە تەولید بووین ئێمە بە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە تورکی دەوڵەتە عێراقی و دەوڵەتە سووری بێ ئەبزارە تەولید بووین تەواوی سەرزەمینە خۆمان کە ئاڵەفجەر و زەمینەکەمان بوو بە مڵکە مشاع دەوڵەتە ئێرانی دەوڵەتە عێراقی دەوڵەتە تورکی مثالە خۆمت بۆ دەم تایفەیە من ساحێوە تەواوە منتەقەی شارەزوو بە ئەو دیوەن بە تەمامە منتەقە نەفتیەکەی وە بە هەنجیر گوو مەڕەسان و ئەو تایفەیەکە من هەن ساحێوە ئمڕۆ گشتی بووگە بە مەراتەعە ملیە ئێران دەیان کەژە بنیشت و دەیان کەژە ئاڵەفجەڕە ئێمە کە سروەتە ئەژدادە ئێمە بوو خوریات وەسوت دەوڵەتە ئێران مناڵەکانیش هاتگنە شار لەم بەرەوە مەعاشە حکوومەتە هەرێم ئەخۆن لەو بەرەوە گەرەکیان بوون و کارمەندە دەوڵەتە ئێران هەزاران هکتار زەمینیان لەدەستداگە بێ مالکیەت کردیان ئێمە لە عەسرە جەدید و بووین و پڕۆلەتەر قەبایلە سەرگەردان سەد ساڵە سوالە ئەوەڵ 500 ساڵە پێش 400 ساڵە پێش کامە مەردم بێ ئەبزارە تۆلید کریا کامە مەردم تا بتوانێت بێت و جەمعیەتە شارە ئەسفەهان تا بتوانێت بێت و جەمعیەتە شارە شیراز تا بتوانێت بێت و جەمعیەتە شارە تەورێز شارە تاران هیچ کەس خب ئێستا ڕوونی سوراغە فۆرموڵە ئەوڵ هۆلەندیەکان لە ئاسیای جنوب شەرقی گەرەکیان و ئینحسارە جەوزە هەندی جەوزە بوویا بگرە دەسەوە بۆ خاتری ئەمە 15,000 نەفەر لە خەڵکە ئەو جەزیرە وان نەئەبوونەوە کۆیلەی ئەمانە کوشتنیان سێ چوارێکیان دەهێشت بۆ خاتری ئەوەی کە سەنعەتەکەیان فێرکە بەردەیان هاورد خستنیانە ناوی زەمینەکەی ئەوان ئەم کشتیانە بۆ بکەن کێ شارەکان دروستەکە ئەمساڵە شاع عەباسە سەفەوی کێن کارمەندانی کۆمپانیە هەندە شەرقیە هۆلەندی ئینگلیسی پۆرتۆقالی ڕووسی کە تێرنە ئەم سەرزەمینە لە هەر کوێیەکە تەجەموع جەمعیەتیە هێز و عەشیرەتە گەورە نییە کە بیان خوات بنەی دەوڵەت شاردانێن لە وەسەتە ئێرانە منتەقەیە کەویری نە ئەو جێگە وا ئێڵە بەختیاری هەست ئێڵە بەختیاریان خۆیان کوژێ بۆیە ئەمانە ئەو کارە وا توانیان بە مابەقیەی دنیا بیکەن نەیانتوانی بە کوردی بکەن بە سەرزەمینە کوردەواری بکەن مثالتان بۆ دێنم تۆ ئەڕۆیتە سەرە تجارەتە بەردە ئافریقا خۆ هەمووی سپید پوست نییەن کە خەڵکەکەنە کۆیلە ئەیکێن نیوەی ئەوانەی وا ڕاوە کۆیلە ئەکا لە ئافریقا ڕەشپێسەکان تۆ قەبیلەیەکی دڕ ئەدۆزی تۆ ئێژی ئەوەنە پوڵە پێ ئەدەم چەکە پێ ئەدەم بەعنوانە سپی پۆسێ خەڵکم بۆ بکەوە کۆیلە خەڵکم بۆ بکەوە کۆیلە تەوەجۆز کرد داستانی کوردایەتێکی خۆمان تەقریبا هەر بە کوردەکە گرتمانیان بۆیە تجارەتێکی گەورەیان دروست کرد بۆ ئیدێ لە قەبایلە ڕەشپێس شکارە قەبایلێتە لە ڕەشپێسیانە کرد حدودی 10 ملیۆن نەفەر لە خەڵکە ئافریقایان بە کۆیلە فرۆشت 10 ملیۆن نەفەر خەیلێکە ئەم کارەیان لە سەرزەمینە کوردەوارە وەکو ئەوەی کە بە ئاسیای جنوب شەرقی ئایسە ئاسیای جنوب شەرقی مناڵەکەیان لە دایکەوێ کوڕە هەر لەوە فیلفێت یەکەن بێت و شیمێڵ سێکس بفرۆشتنی کێ وای پێکردن با بزانی بەشەر کالاست سێکس کالاست مەوادە مخدر کالاست تریاک کالاست هەروین کالاست ئەمانە بازرگانی ئەکەن منتەقە بازرگانیە حاڵیتانە ئەوە ئێمەی کوردین ئەخلاقمان هەست ئەژین فڵانە چت بۆ بەشەریەت خراوە نایکەین ماڵە خەڵک وێرانەکان نایکەین بەڵام ئوروپایی بیزنس ئەکا ماڵە تۆ وێرانەکە قومارخانە دائەنێ قەحبەخانە دائەنێ مەیکەدە دائەنێ ئیقتسادە ئابووری حاڵیتە ئیستا جیلەکەی جەدیدە حەلیمە کوردستان و لای ئێمە هاتفن کشتی خەریکی دەرمان فرۆشتنە ئیستا تازە واردە دەورانە سەرمایەداری متوەجه ئایسا هەر کارێکەکەن قاچاقچێتیەکەن پیاوکوژیەکەن هەرچیشتەوە پارە ئەوێنن
تازە ئەخلاقە سەرمایەداری هاترە سەرمایە 2007 سەفتە دۆلارم پێ و بەڵام عەقڵی سەرمایەداریان پێ نەبوو. ئیستا سەقیفەکەی سەرمایەداری و فێر بووکەن عەرزەکردی تۆ بازرگانە کورد ناوێنی بێت بێژێ ئەم دنیا بکەرەوە مەرکەزە تەڕاتێنە من گەرەکمە تەمامە منتەقانە بگرم گەرەکمە توجارە تورک لە بین بووە گەرەکمە توجارە یەهودی لە بین بووم تۆ ناوێنیت تیانە نییە چوون خۆیان دەستکردن خۆیان بەڕاند خۆی نەگەیەوە بەو جێگە و پێگەیە خۆی بە بازرگانی بە توانایی خۆی بازرگانی نەگەیەوە ڕانتێن حەسارە پێی دراوە. دەڵێ ئاغاگیان من نازانم لەکوێ قسەکانم پچڕام خەریکم تۆزیحێکی مەداکاک تا ئاگەر جەنابەت هەواست بووێەوە بیرم لێی تۆ ئەمەی ئەخیری کە باسی کۆیلایەتی و ئەوەی کە چۆن پێلە دەفرۆشتوانە. خەڵکە کوردەوار غەیرە قابلە حەملەیە نظامی بوو کورد گشتی فەرکە سوارکە گشتی قارەمان بوو تۆ بە هیچ هێزێکی نظامی نەدەتوانیت حەملە بکەیتە کوردەوار بە هیچ هێزێکی نظامی ئیمکانی نەبوو. خەڵکە کورد خواپەرست بوو بەڵام فرەخوایی بوو. خوای کورد تەبیعیە خارج لە تەبیعەت نییە. بۆیە تۆ مەسەڵەن ئەوێنی ئیستەیشە کە خەڵکەکە موسڵمان کریاگە زاهێرەن خەڵک ئەڕواتە مەزارە سوڵتانی ساقە عەلاق ئەڕواتە مەزارە ڕەزای مەشهەد ئەڕواتە مەزارە شیعەبازە کۆماین ئەڕواتە مەزارە فڵانە کەس بۆی مهم نییە گشتی لە نەزەرە ئەو خاستە ئیسە قەورە جوولەکە ئەڕوا یا قەورە سەحابەی پێغەمبەر ئەڕوا بۆی مهم نییە. ئەمە نکتەیەوە کورد لەگەڵ قەدەرا شەڕەکە ڕابطەی منتقەیەکی تێکی خوا هەست بۆی گوزەریا بۆی نەگوزەریا یەخی خوا بێ بۆی تۆ ئەنوا و ئەقسامە کفر هەست کە خوا بەدەنی هەست ئەیدەیتە بەرە جمێنهای پیس تا ئەگرا متەوەجه بووین بۆیە تۆ هەر خوا یەکبێری کورد فڕێ نایەدا ئەو ڕازەکە ئەوش خاسە ئەگەر عیساییت وە عیسا قەسەم ئەگەر موساییت وە موسا قەسەم وەزەنگە ناقوس کلیسا قەسەم وانە بۆ یاری ئازیز بێشەرت و پەیمان نازانم کافرە ئیسلامە یاجوو خۆم و عودەکەم شەو هەتابەیان بۆی مهم نییە گشتی کوڕە خاسەس تاگرا متوەجه بووی بۆیە تۆ هەر یەکبێری ئەم خەڵکە ڕەدی ناکە لذا ئەوەی کە خەڵکە کورد لە بەرامبەریا ئەوێسیە ئەمەوە تۆ دابوو نەریتی شێوەی کردەکردنی ئەوەی کە کردوێتی بە کورد لێ بسێنی تۆ پس بە تۆ بە شەریعەت وە قانون نەدەتوانی بێتە ناوە کورد بژی تۆ ژیانکردن نازانی و مەرقانون و فێرە دەکەم و ئاوا بکە و ئاوا هەڵسە و ئاوا دانیشتۆیدا بەناو دەبدا بەچی هاتن شێخسازیان لە سەرزەمینی ئێمە کرد بۆیە مەولانا خالد نەقشبەندی کارمەندە کومپانی هەندە شەرقیە ئەم تەریقەت و مەریقەتە لە تەریقی یەهودی و زەرتوشتیەت و تەریقەت لە تەریقی یەهودی و هندی تێرنە سەرزەمینە ئێمە تاگرا متەوەجه بووی پورێکە خەنە اختیاریان بارەگەیان بۆ دروستەکەن ئیستا بڕۆ یەخەیە ئەو سەلامە بارزان بگرە لە خەڵکە بارزانی و حەفت تایفەی مەجیدە گەورەن بپرسە ئەرێ ئەم شێخە بارزانە لەکوێوە هات جەدیدەن مەسعود لە کتێوەکەیان نووساگێسی مەولانا خالد وە جەددە ئەووەڵمان نەمایەندگیە نەقشبەندیداگە مەولانا خالد جوولەکەی کامل دانەیە جوولەکەی هاوردگە بردیە سێناوی جا پەیوەندیە بارزانیەکان پەیوەندە ئائینیە نە نەسەبی و خوێنی تێگەیشتی تاگرا پس ئەم ئیتحادە بارزانیە لە ژێرە دەسە بنەماڵەی ئەو سەلامت جوولەکە ساختەی دەسە کۆمپانی هەندە شەرقیە ئەلەگرات و ئەفەرمی ئێڵە ساختە چۆن دروستەکەن بۆ تۆ ئیستە بنەما تایفەی بارزانی تف و لەعنەتە ئومەتە کوردی بۆ ئەڕوات خانەوادەی ئەو سەلامە جوولەکە خوێنی تایفەی بارزانیشی مژیگە
ئەمانە خەڵکەکە جمێنیان پێدا مەجبورن لە بەرامبەر جمێنە خەڵکەکە قرچەو بوون و دفاعکەن لە بارزانی بوون چون مەسعود مستەفاوە خۆی ئێژێ بارزانی مەسعود مستەفایش هەرچی ئیمکاناتە بردگێکی بۆ خۆی و خانەوادەکەی تەعەدا ئەکەن لەمانیش دەستیان هیچ کوێ نەگەیکە ئەمە پێژن کوردەکەی لە هەرتک جەژنان بووک ئەو مەردمم مەجیدە قارەمانە بارزانیە بەستیاگە سۆ بە بنێ بنە جوولەکە ئیستە بڕۆ لە بارزانیەکان بپرسە ئەم ئەو سەلامە جوولەکە خەڵکت کوێس نازانن کوڕە کێس لە کوێوە هاتکە 8,000 نەفەریشیان لێ بە ئەنفالکردەدان و بۆ خۆشیان دایمە دەستانی لەدەستی سەدامدا بوو کاکە تاها کەسێک بە ناوی زاگرۆس بارزانی ئیستە تووڕە بوو وەخیرەتی بەری خوارد با بێتە سەر و قسە بکا بزانین سابتی کا ئەمانە چۆن بارزانی جا ئیستە نازانم لە بنەماڵەی ئەو سەلامە جوولەکەس یا لە تایفەی مەجیدە بارزانیە با بێتە سەر ئاغای زاگرۆس بارزانی بێتە سەر و جمێنیش ئەدەی قەیناکە بێ جمێنەکانی شێبە بێتە سەر و قسە بکە دفاع بکە بێژە ئەوەی کە من وتم وانیە لە کتێوە سەرۆکتان نەنووسیاکە ئێوە نەقشبەندی بوونتان لە مەولانا خالد گرتگە مەولانا خالد کارمەندە کۆمپانیە هەند شەرقیە جوولەکەس و ئێوەی جوولەکە پێوەرەکانی مەولانا خالید دەبێت چی بوو بێ بۆ ئەم تەریقەت بەخشینەوەیە ئەمە جێگەی هەڵوێستەیە بە نەزەری من دەبێت ئەم بۆ نمونە شێخ کەواتە تۆ ئەوەڵ دەحفە شێخسازیت بۆکە هاوکاتە لەگەڵت شێخسازیە بۆ ئەوەی دین بێتنە ناوە تۆ دین ڕەوایەتێک دروستەکە تا تۆ کۆنتڕۆڵ بکەیت تەوەجۆت کرد جوولەکە بوون نەسرین خانم دوو ئۆنسۆری هەست بابزانی ئۆنسۆرە ئەوەڵ جوولەکە خاکی نییە وەسە کاوڕی تۆ بەڕاحەتی ئەتوانی بیگۆزی تۆ بۆیە جوولەکە هیچ وەخت ناوێتەوە ساحێوە خاک تا دەوڵەتە ئیسرائیل جوولەکە خاکی نییە تۆ ئەیگۆزی تۆ بەڕاحەتی لەناوە هەر جەمعیەتێکە نفوزی ئەدەی و لەوەی کە ئەمانە سیستەمیان هەزما بەقێ سیستەمیان نییە تەوەجۆ بکە لە کارە جوولەکەکان نوشتە نووسی دوعا نووسی تەبابەت ڕەماڵی کە ئیستە شوغڵە جەدیدەکانیان چییە ڕەوانشناسی کارە جوولەکەس تەبابەت کارە جوولەکەس هەمان کارە جادوگەرە قەدیس ئەو شوغڵانەی کە جەمعیەتە کولی پێ کۆنتڕۆڵەکەی خەتە نەکردن گۆرانی وتن موسیقیە ئێرانی موسیقی جۆرەکەس گشتی کارە جوولەکەس ئەمانە تەخەسوسیان ئەم کارە خۆ پس ئێمە بەم نەتیجە گەین ئێمە لە کوردەوارە جەمعیەتێکمان نییە کە لە ئەبزارە تەولید بکەوێت تەبدیل بێت و پڕۆلەتەر تا بتوانێ بڕواتە ناوی بورگەکان و بورگ بکاتە شار تۆ ئیشی بێژی زەرورەتە دروستکردنە شارە 300,000 نەفەری چییە کامە شێوەی تەولیدت هەست کارگای گەورەت هەست کالاکەی بۆ کوێ سادرەکەی لە کامە بازاڕایی فروشی پوورەکە چۆن تێتۆ تۆ ناوگانە دەریایی بۆ تجارەت دەریایی نییە تۆ ڕێگەی زەمینیت نییە چۆن شارە 200,000 نەفەریە تەغزیەکەی ئێمڕۆ بەر بگرن بە هاوردەکردنە ئاو تەماتە و برنج حەلیم و کوردستان لە بەرسا مردگە چۆن نانام خەڵکە دەی وا تەولید ناکە چۆن نانیەدەی ئەوە نەبوو زیقیان کردو ئەوەی مستەقل بووین سنوورەکان ئێرانمان لێ داخل و تورکیەمان لێ داخل و ئاو تەماتە نایێت و ماکارۆنی نایێت و براڕوو ئەمری لە بەرسیانە مەگەوان نییە تۆ چۆن شارێکی 200,000 نەفەریان داگە بەچی چه کارە بووگن کارگای سەنعەتیان بووگە 2,000 لادێ تۆن گەنمیان هاورگەم خەڵکە بیخوات و بیکاتە ناو توالێت تا کارە خەدەماتی بە تۆ بە
تۆ ئیشی بە ئابووری جواوە ببیت و هەروە لە خۆ تۆ ڕقم نەنێی تەقریبا 200,000 نەفەری تیاوە چۆن 200,000 نەفەری تیاوە توزیح بێ چون تۆ لەندەنە قەرنە 16 100,000 نەفەر جەمعیەتی گەورەترین شارە ئەوروپاس گەورەترین شارە ئەوروپاوەجا ببەخشە ئەوروپای غەربیە نیست تازە لەندەنێک کە کارگاگە لە گەورە گەورە دروست ئەکات تجارەت دروست ئەکات کارم معدەن ئەکات ئەنوا و ئەقسامی شغڵە مختلف دروست ئەکایتر تۆ مردمە چ کارە لەسەراوە شارە خب ئێستا تۆ ئەگەی بە هەستەی ئەووەڵیەی ئەم شارانە خب بریتانیا ئوسترالیا بەچی پڕکردەوە بە مەحکومان ئامریکای بە مەحکومان پڕکردەوە وردە وردە وەلێو دووە بەردەی ڕەشپێسی بۆ بردن لە سەردەمینێ بەچیان کرد بە هندیەکان تا کارایی بچوون تا ئەفریقا چوون هندووە لە پاڵدەسە ئێمە لە جنوب بۆ دەستیان پێ کرد کاوری هندی و پارسی هندیان هاورد ئەوەی وا ئێژێ کەریم خان یەکەم جاکەشە تاریخە لەگەڵ خاندانە سەفەویە جاکەشانە تاریخن ئەم کەلماتە لە زوانەیەمان نییە تۆ ئەمە لە زوانە هندی شایش نەفی جاکەش و گەواد و نییە لای ئێمە کاورە یا عەشقن یا دڵتەمە یعنی ئەگەر حەزوە دڵداری بکە حەزی پێکاویکە نایفرۆشی دڵتەڕە عەشقنە هیچ کەسێکیش نە عەشقن ئەکوژێ لە تیمێکە دڵتەڕە بخۆوە دەردێوە ناخوا بیخوازی نییە ئەمە نییە لە زوانی ئێمە تحمل نەدەکرێت کاک لە منتەقەی مکریان سەریەک هەبوون گەوادیان دەکرد جورئەتیان نەدەکرد لە بۆکان و لە مەهاباد بیکەن دەچوون لە ڕزاننا تورکەکان دەدایان کرد ئێستاژێکن عرض دەکەم ئەمە پەدیدەی جەدیدە ئەمە جەدیدە ئێمە گەڕێنە 400 ساڵە پێش تۆ ئیدعاکەی مردمە 400 ساڵە پێش دواکەوتوو بووگن بەڵام تەوسیفێکە لە شارە ئەسفەهانەکەی ئەمڕۆ لە ئەوروپای شانیە وەڵا نییە تەکە کوڕ هەست سکسە تەکە کەنیش کەس ئازاد ڕژیاگە مەشروب ڕژیاگە دەی تەفریحات ئەوروپا چییە مواد مخدر ڕژیاگە مەشروب ڕژیاگە و کوڕ و ژن ڕژیاگە ئەمە توێژیتی بە هەشتەوتەوە مەس گەرەکتە بکەی مەس بکە نەشئە گەرەکتە بکەی نەشئە بکە سکس گەرەکتە بکەی سکس بکە 400 ساڵە پێش توێژە مردمە دواکەوتوو و متعەسب و مەسەبی بووبن شیرێ ئەسڵ و شیرە کێشخانە تەوەجۆ کێشخانە نییە تۆ ئێستا ئیشە بێژی جەمعیەتە ئەسڵی ئەم شارانەکی کێن ئەمانە هاوردە ئەکرێن و ئەساسە ئەم شارانیانە وردە پێداهێن پس ئێمە ئالوودە ئەکرێن بەچی بە تەریقەت وردە کەسانێ لەم تەریقەتانە شروع ئەکەن لەناوە ئێمە بە ئێڵە ساختە دروستکردن یعنی هەرچەند عەشیرەیەک ئەگرن سەر عەشیرەکە تەتمیع ئەکەن ئێڵێکیان پێ دروست ئەکەن چەکیان پێدەن ئەسلحەیان پێدەن پولیان پێدەن متوەجهوی یەواشیواش ئێڵە دەستکرد دروستەکەن وەکو ئێڵ سەنجابی وەکو ئێڵە تورکەکان شاسەوەن و ماسەوەن و شامل و بەگل و نازانم ئەمانە وەکو ئەم ئێڵانە دروست ئەکەن جاتێن تاریخ بۆ دروستەکەن سەلاجقە و سەلجوقیە و ئیمپراتۆری و عوسمانی مەسەڵەن تۆ ئێژی تورک لە تورکیە تۆ یەک نەفەر تورک نادۆزیتۆ لە تورکیە ئەی چۆن ئەمانە تورکن بە زوانێک کە پێژن تورکی ئەمانە یا چەرکەسن یا لازن یا ئەرمەنی یا یۆنانی هاوریاگن بە بازرگانی هاوریاگن بەچکە غوڵامن جاکەشوگن دایک فاحشەوگن هاوریاگن فڕەدریاگن تەولید کریاگن خۆ تۆ پیشگیری نەوگە کاورایژی 6,000 دانە فاحشەی هاور بەسە شیراز دێ ئەم مناڵە فاحشانەی سە کوان خۆ تۆ پیشگیریت نەوگە قرسە زدە حاملگی و پڕۆتەکشنە نەوگە ئەمانە دووگیان وگن دێ ئەم مناڵانە تۆ جەمعیەت سازیت کردگە بەم فاحشانە بەردەت هاوردگە یەهودیت هاوردگە ئەرمەنیت هاوردگە بۆیە تۆ لە ناوی تەمامی ئەم شاران تۆ بڕۆ کەرکووکێژی من تورکەمەنە تۆ لەکوێ هاتکی
تۆ ئەساس ئەم شاریانە پێدانیاگە جاکەش وگی بەردەوی هاوریدا تویان هاورگەزە ئەگرا زاوزێت کردگە بە فاحشەیی مشتێ بەردەیان هاورگە کارکەن و تریاک بکاون و تەماکۆ بکاون و ئێستا هەولێر تورکمانەکانی هەولێری ئێدعا دەکەن دەڵێن ئێمە بناغی هەولێرمانداناوە دقیقا ئەمانە توخمە فاحشەن دقیقا ئەمانە جەمعیەتە فاحشەکانن ئەمانە نەتوانن عێڵ و تەباری خۆیان نیشان بن نەقشەی کۆچ عێڵی خۆیان نیشان بن متعلق بەم سەرزەمینە چون ڕستەم و تەواریخ بەحسەکە لە کەریم خان زەندێ کە لە شارە شیرازە 6,000 فاحشەیە ڕامشگەرە موڕەشە زەریفە گۆرانی بێژ تێرێت بۆ فاحشەی تا کۆنتڕۆڵە پیاگەکانی پێ بکە قیام بەر عەلەیهی نەکرد گوتو سێدەم کاولکاریە بکەوانیە جەمعیەتە سفرە ئەم شارانە بە فاحشەکان دروستەوە و بە لەواتکارەکان دروستەوە ئێستا متوەجێ بووی چۆن تۆ لە ناوی ئەم شارانە یەهودیت هەست ئەرمەنیت هەست ئاسووریت هەست بعد ئەمانە جاکەشی ئەکەن قمارخانەیان هەست شیرەکەشخانەیان هەست فاحشەخانەیان هەست گشتیانم کارن لەوداش بووبن و دکتۆر و ڕەوانشناس تەپیان ناگە بەسەرم جەرمە ئیسێکە ساحێوانە دەوڵەتن بازرگانیەکەن خۆ دعا دەکەن کە خومەینی هندیە ئێستا پرسیارەکە ئەوەیە هەر خومەینی هندیە نەخێر ئاگەر تەمامە ئەم مەلانە تەمامە مەلاهای شیعە تەمامە مەلاهای شیعە شۆرەتەکانیان ئەمەسە شۆرەتی بنەماڵەیان نییە شۆرەتەکانیان بێهبەهانی ئامولی حائری شیرازی عراقی قومی خوراسانی خومەینی خامنەئی ڕەفسنجانیە بە شارەکان و کلێهاناتکن گشتیان تۆخمە فاحشەن گشتیان هیچکەمە ناتوانێت تەبارەت بەنسان بکەن دوودانە مەلای ترە بۆ ناوەوە هەر دوودانە مەلاکەش کە جێدیانن گشتیان فاحشە زانن شغڵیشیان ئەم شغڵانەسە بزانە گۆرانی وتن خەتەنەکردن نوشتە نووسین دوعاکردن ئەمانە خەڵکی پێ کۆنتڕۆڵەکەیت چون خەڵک وەختی شتێ ناتوانێت خۆی حەلیکا ئیستا ئینسانێک هەزاری لێبقومێ ڕاتە دکتۆر ناتوانێت چارەیکا ئەڕواتە لای دکتۆری سنەتی دەواکن ئەویش چارەی نەکا ئەڕواتە لای دوعانویست لەبەرەوەی نەیگەرەکە بمرێ تۆ وەختی نەتوانیت بە ئەقڵ حەدیکەی دەست ئەوەی بۆ جادو کێ ئەم جامعە کۆنتڕۆڵەکاوەی جادووە لە دەستیا کێ جادووە لە دەستیا کاوڵی ئێستا کاوڵیەکان ئەو ساحاتن لە حەلیمە کوردستانە چیان پێیانژ قەرەجە هاتە دەری ماڵە سواڵیە کرد شیشە کەبابیشی ئەفرۆشت خەڕاتیشی کردو ئیشی ماڵیشی ئەزانی گۆرانیشی ئەوت جندەیشی ئەکرد هەرچی کارێک دێنا کە و بێژنگ و نازانم هەرچی کارەی کرد ئەمانە جەمعیەتە ئەووەڵیەی شارگەرێکن کە لە سەرزەمینە کوردەوارە ئێمە دروستکردیان و بعد یەواش وتیان ئەگرات دەوڵەتی هەست چۆن ئەم دەوڵەتە سابتەکەی شەواهدە مادی نییە جێگەی نییە ڕێگەی نییە کاخی نییە سروەتی نییە تو بۆیە ئەسکەناس چاپەکەی بە ناوی ناسردین شای قاجار بە بانکی یەهودیۆ کە ئیستا کاورا ساحێوەکەی HSBC بانکە ئەوەڵین بانک جا ئەسکەناس دروست ئەکا ئێژێف بەس بۆ کرماشان دوتمەنی بەس بۆ ئەحواز بەس چۆن ئەمە ئەگەر ڕەواجی مەملەکەتی هەست چۆن فەقە بۆ کرماشان چۆن فقط بۆ مەشهد چۆن فقط بۆ تارە ئەمە کەی 130 ساڵە پێش تۆ ئەو یەواش ئەوێنی خەریکن دەوڵەت دروستەکەن جا نە سەفەویە هەست نە زەندیە هەست ئەمانە لە ئەواخرێک کە پێی ئێژن ئەواخرە قاجاڕیە لە مزەفەرین شاوە شروعەکەن بە قاجاڕیە بووکردن عوسمانیش لە 1835 دەست پێیەکەن عوسمانی موجود حافظێ ئێمە کە ئەگاتە 5-6 نەسڵ هەنە ئەو نەسڵەسە لەکاتە 1835 لەوە کۆنتر نییە لێ خۆی من نەمازانی کە چیمان لێ خۆمیان ناگەهان ئەمانە سروەتیان زیاتر ئەکا
شێوەکانیان سرعەت زیاترە بێ بۆیە تۆ ئێستێشێ بپرسی زەرورەت و دروستکردنە شار چی بوو بە ئەم شارە جەمعیەتە ئەوەریەی لەکوێ هاتکە بەردەگان فاحشەگان لەواتکاران غۆڵام بەچەگان تێرن ئەڕژێن نەگرا مەرکەز دروستەکەن وەکو چۆن تۆ سیرکێ دروست ئەەکەی کاورە حیوانات تێرێت و پشتەکە خاپوڵە تۆ بسێنێن بەرە ئەمانە بازار دروست ئەەکەن تا هەم بتوانن مەوادە خام بوون هەم بتوانن تەورید بکەن وەکو ئەو کارێک کە لە کشتە دروستکردنە ئەدویە ئەیکەن لە ئاسیای جنوب شەرقیە وەکو کشتە تریاک کشتە چای لە سەیلانە چای لە چین تێرن ئەیوەنە سەیلان وەکو کاوچۆ پلاستیکی تەبیعی وا لە جەنگەڵەکانە ئامازۆنە لە ئەمریکای لاتین تێرنی ئەیوەن لە سنگاپور و مالزیە ئەیکاون لەبەرەوەی ئینحسارە کالای پلاستیکی وەدەزیانی بێت لە اقتصادە مەرکانتالیستیا تۆ چیت پێتێت بزانە ئێمە کڵاشە هەورامی تۆلی دەکەین کڵاش تۆلی دەکەین ئەدوا و ئەقسامە ئەبزار تۆلی دەکەین بەقەی چی بەعسەوەی کڵاشکەرەکانە ئێمە کارگای گەورە دروست ناکەن کەوشە کاوچوویە ئینگلیسی تەواوشنە تێت ئەگەر تۆ کڵاشێک ئەسینی بە تمەنی مەسەلەن کەوشە کاوچووی ئەسینی و یەک قەران ئیتر کاورا سەرف ناکە کە کڵاش کاتە پێی کەوشە کاوچوویە کاتە پێی مردمی نابوو دەکەی بە کالای تەواو بوو ئێستا مردمی ئێمە هەر مەسرف ئەکا بەرهەم ناهێنێت ناوێت بەرهەم بهێنێت خۆ ئێمە لە کەیوە ئەوینۆ پرۆلتر یعنی بێ ئەبزارە تەولید ئەوین لە کەیوە لە 100 ساڵە ڕابردووە وردە ئێمە لە ئەبزارە تەولید دەرئەکرین و ئەکرین ناوە حاشی ئەم شارانە وا قەرەچ و هیندی و یەهودی و فاحشە دروستیان کردگەن کۆمپانیەکان ئەوروپایی دروستیان کرد ئێستا حکوومەتە بۆ دروست ئەەکەن دەوڵەت بۆ دروست ئەەکەن پاشات بۆ دروست ئەەکەن ئەلقاب لە سەرزەمینە ئێمە نییە ئەلقابنە دەربارە ئەوروپایەکانە کۆنتەس و دوک و سەر و لۆرد و لەیدی و تێ لەگرا کۆپیەکەن بە ناوی پاشا خانم خان دەولە سەلتەنە ئاشپەز باشی ئابدارچی باشی تەریاک باشی قەحبە باشی ئەمانە دروزیەکەن گشتیشی لە هندوو تێگەن ئەم ئوروپایانە هەرچی فێر بوون لە تەواو مردوو دنیا فێر بوون بە تایبەتی لەو هندوستانە تێنیانە ئەم سەرزەمینە ئێمە چه اتفاقێکەوێ ئێمەیە ساحێوە ئەم سەرزەمینە وا ڕەچەڵەکە خۆمان نەزانی وا تەمامەم خاکە متعلقە بە ئێمەس ئێمە کریاگینە قەبایلە سەرگەردانە بیابان بگینە پڕۆلەتەرە بێ ئەبزارە تەولید تەواو سەرزەمینمان لێسکیاگەسۆ نەوت ئەفرۆشن حەپەمان تێت بۆ سوالکردنە مەعاش لە دەوڵەتە یەهودیە بەچکە فاحشە کە کۆنترۆڵ پولی کەسە دەسۆ داوای نانی لێەکەی زەمین و مەڵک و ماڵ و حرفە و دەرامەدە خۆمانمان لەدەست دەرچوو بازرگانیشمانتیان نیە بازرگانیکە مشتی ڕاندخارێک پدەر سوختەی سپاهە پاسداران و دەوڵەتی یەهودە ئێرانی بە ناوە پوڵدارانە کورد هاتن لەسەر دەرەوە یەک نەفەریان ناوینیت هەنگاو دابنێت ئەم سەرزەمینە حەپەنوش کاسبۆتی گەورەکە بۆیە تجارەتە گەورەت نییە مشتی دەڵاو ڕاندخارە دەسە سپاهە پاسداران و دەسە دەوڵەتە تورکیە یەهودی و دەسە ئەربابە ئامریکایین بەڕاند گەورە بووگن تا مردمە ئێمە بە فساد بکێشن ئێستا مە قسەکە کردم چه اتفاقی لە تۆ ئاخا ئەم وەرە بە تۆ ئەدات کە تۆ مشتێ بەچکە فاحشەوە جەمعیتیان سەرەنیە تحت ناوە تورک و فارس وانە ناوی ئەم شارهانە موجودیەتیان ئەز ئەمانە هیچ پەیوەندیەکیان بە یەکتر نییە هیچ ئینسجامێکیانەتیان دروست ناوی تا ئەوەی تا ئێستا هێشتبوو سیستەمە دەوڵەتە زۆرەکە کێس ئێمەی کێ ڕەچەڵەکی هەز ئێمە کێ ساحێوە ئەم سەرزەمینە سەر ئێمە دوو چەقانە لێبەی دەریانەکەی وەرێ ئێمە پێمان وابوو ئەمانە هەر گەورەن و تەباریان هەسو و ڕەچەڵەکیان هەسو و فرە مهمن و حەکێنیە ئاخۆیشیان ئێژن کۆردها بە هەم خێری متحدەن ئیرونیها نیستەن چون ئێمە پەیوەندە خوێنیمان هەست ئەوان نیسیان ئەوان بەچکە فاحشەن گشتیان
ئەوانەی وا خۆیان پێناسە ئەکەن بەم شارانە ئێشە تۆ چاڵەشێ بخەیتە ڕێ چاڵەشێک گەورەیەک بێت ناوە خۆز و تیرەی خۆت بێژی نەیژی تی دەرەکەوێ بەچکە فاحشەی ڕۆستەم و تەواری خوایژی عەباس ئەرمانیژی تاریخ ڕاوەندی وایژی متوەجه بووی پس تۆ وەختێ چۆنیتی دروستکردن ئەم شتانە لە ئوروپا ئەوێنی ئێشێ بیگەینی تۆ ئەگرا ئەمە ئێشێ خەڵکە ئێمە فێر بووێ خەڵکە ئێمە ئەسڵزاز وە لە ئەسپ کەوتگە خەڵکە ئێمە بچوو کردیا دەست خەڵکە ئێمە لە خۆی ئەحساس حەقارەتی کرد کورەکاکە بۆ ئەحساس حەقارەتەکەی تۆ لێت قۆمیاگە خەوەرە نییە تۆ خەوەرە نییە چی لێت پس گرتنەوەی سەرزەمین زۆر ڕاحەتە تەولیدکردن و سروەت بەرهەم هاوردن زۆر ڕاحەتە تەوەجۆکە یاغنیان زۆر ڕاحەتە بە شەرتێ بکەوێتەوە دەسە خۆمان بۆ ئەوەی بکەوێتەوە دەسە خۆمان ئێشێ لەسەر ئسالەت و تەبارە خۆمان دوێسین و بزانین ساحێبە ئەم سەرزەمینە ئێمەین مشتێ هندیزا مشتێ فاحشە مشتێ بەردەسفەت کارمەندە سیستەمە جیهانیاتەکەدا سیستەمە جیهانی نە قودرەتە نە ئەتوانێ ئەعمالە سوڵتە بکە نە ئەو زۆرەی هەست و واقع گرتگمانی بۆیە ڕەماڵی ئەکا درۆ ئەکا چیرۆکمان بە دروستەکە بۆ بارانت لە عاتیمانەکە بە ئاموزش و پەروەرش دەستەمۆمانی کردگە حاڵیتانە ئەنا کۆنتڕۆڵ ناکردین بە چەک و ئەسلحە کۆنتڕۆڵ ناکردین ئیمکانی نییە بتوانن ئەمانە وەکو سەگ لە کورد ئەترسن هەر لە ڕۆژی ئەوەڵیشۆ پێمانیان وت وەحشی چون وەکو ئاسیای جنوب شەرقی نەکریانە فاحشە چون وەکو ئاسیای جنوب شەرقی قابلە کوشتن نەبووین قابلە حملە پێکردن نەبووین وەکو ئافریقایەکان و ڕەشەکان زۆڵەزان نەبووین کە گیانی یەکتری بۆ پوڵ یەکتری کەینە کۆینە چون گشتمان دەسەڵاتمان و گشتمان خۆمان بە پیا گەزانی کەس نێتوانی کەس کاتە کۆینە دەوڵەتە کوردیمان بوو بۆیە ئەمانە وەکو سەگ لە ئێمە ترسیان ئالوودەمانیان کرد بە دینە ئیبراهیمی خۆ ئەم شەریعەت بازیە پەدیدەی متەئەخرە دەستگای مەلاسازیە متەئەخرە ئێمە بە دەوڵەت خەریکین تەکە شەریعەتی ئیسلامی ئاشنار ئەمە قانون ئەساسی دەوڵەتەکە ئێژە شەریعەت ئیسلامی ئەنا بێ بڕۆ لای ژنێکی قەیمی ئێمەش بێژە سەرقژ و دەرەوێت حرامە ژە بوو خوارد هەر بەم ئەدەبیاتە هەبووی مهم نییە ئێمە ئێشێم تەحوڵاتە بفەهمین تا ئەم جیلی ئێمە و ئیستە لە دایکەوێ 15 ساڵی تر فکر نەکەم جەهانە هەروە بووکە ئێمە یەک لە گرهاتی لە دنیاوە مەزانی ئێمە ئێرانە هەروە بوو بە دەیوان نییە ئیستە ئێشێ سابتی بکەن ساکنانە ئەوڵیەم شارانە چی بگە زەرورەتە تەشکیلدانی چی بگە ئیستە من هەم مێرکانتەلیزمم بۆت ڕەت کردو هەم تیولدانی بە ڕیکاردۆ بۆت ڕەت کردو ئیمکان پەزیر نییە ئەی چۆنە تا من ئەم قسانە نەکەم کاک تاها کەس نایکات چون عقل زایل بووگە لە جامعەی تۆ بە سیستەمە ئاموزش پەروەرش مردمە خەساندگە بێ عقڵ کردگە تا مشتێ ئینسانە شکڵە یەکتری دروستکەی جاران کە سیستەمە ئاموزش پەروەرش نەبوو ئەحمەوتەکە مەحمووا فەرقیە کرد جا خەڵکەکەی و ڕۆڵە هەر گوڵێ بۆ یەکی هەست ئیستا تۆ دە کوڕەبووی گشتی شکڵ یەکتریە یەک بۆی نییە چون پەروەردە کرد بە ناوی نخۆ بە ناوی ڕووناکبیر و بە ناوی سیاسی و ڕەهبەر کە هەرامووی دەستپەروەردەی خودی سیستم و دەستگا و ئاموزش پەروەرشی خۆیان بوو هەر هەموو یەک عەقڵە هەر هەموو یەک بیرکردنەوەی هەر هەموو یەک شت کامێش دەکات هیچ شتێکی لێ نایاتە دەرەوە ئەوەی کە ئێمە قفڵ بۆ جامعە گەیوە بەوەندە بەم ڕۆکە دەقیقا نەتیجەی بێعەقڵی نەتیجەی بێ ئەندێشەیی ئەو کەسانەیە کە ئەم وەکە پێیان دەڵێن نوخبەی کوردی ڕۆشنبیری کوردی و خەڵکیش بەداخەوە پێی وایە کابرا چونکو کراوەتێک دەبەستێت و دێتە سەر کامێرا و پێی دەڵێن مامۆستا حتما کەسێکی پێگەیشتووە خەڵک سەنگ و مەنە کوردیەکەی لەدەستدا ناتوانێت تەشخیص بدا کە عەقڵ بەبەستنی بۆ ئیمباخێک و قاتێکی ئوتوکراو نییە هیچ واقع وەرماوە چاوان لە دەمی ڕوودا و شتەکانی ڕوودا و دێڵێتەوە خەڵکیش دێڵێنەوە بۆتە عەقڵی ناقسی کوردی و لەم کۆمەلگایەدا بە بەردەوام خەریکە ئەمە ئیدارەمان بکە کاکتەها ئەمە نەگەرانی نەگەرەکە بزانە ئێمە لە ئەوجە نابوودی ئومەتە کوردیە هاتگین بەم قودرەت و تەوانە هاتگین ئەم تەوانە خارج لە تەوانی یەک ئینسانە چەندین ئینسانە
ئەم حجمە کارە ئێمە خەریکی بکەین ئێمە هەر بەم قسانە گیریایین ئێمە هەروە ئەمانە پێهاتە نەمانزانی خۆمان تەسلیم بوویان ئێمە ئەسڵزاین و ساحیمیم سەرزەمینە و ئێمەشمان ڕازەکاونیە پولی هەسوو یە پاڵی داگەسۆ نەمان تۆ لەکوێ هاتکی توکی کوڕکی بن تو حەل ناناسن دنیای من و تۆ تەک یەکتریا فەرقەکە ئێمە یەکتری ناناسی توکی تۆ ئیستا فکرەکەی ئەمانەی کە وتم لۆڕێ بشنەفێت ئەوەی کە دوشمن زیاریە ئەوەی کە چوار لەنگە ئەوەی کە حەف لەنگە بشنەوێ حەق وە ئێمە ئەدات یا حەق وانە دەکە و ڕەوایەت هەدا تۆ بڕۆ ئیسە دانەیە چوار لەنگ بێرە تا 50 جەد و تیرەی خۆی بۆ دەژمێرێت دەبڕۆ دانەیە بگرێ لەناوە ئەم شارانەوە ئەدعاکەن شاری ناتوانێت جەد چوارۆمە خۆی بێژێت ئیلا ئەوەی کە یا جاکەشی کردگە یا فاحشە بووگە بۆیە ئەوەنۆ مەلا مەرجع تەقلید ئەوەنۆ دکتۆر ئەم مەشاغڵە جەدیدە وا تێرنی کە دەوڵەتی پێ دروستەکەن و قبلنیش ئینتەرتەینمنتە شاریان بووگە لەقە بگرن ئەوە نەبوو خەریکون تەلاشیانە کرد کوردەواری ئێمە بەناوە بووم گەردی بکەنە جێگەی توریستی تا بمانکەنە فاحشە و تاتریاق و شیرەخانە و فاحشەخانە و ئەمرەتخانەمان تێبێرن عین بمانکەنە شکڵە یەهودیەکان عین بمانکەنە شکڵ خۆیان تۆجۆکە ئاغەیان پس ئەم ئومەتە کوردیە هەڵەسێتەوە ئەم ئومەتە کوردی ڕەوایەتێکی تری نەبیسکە گەورەترین شتێکە بۆ ئێمە ماوە و ئەمانە نەیانتوانی ئیتر تەواو لە بینی بوون ئەم مەفهومە کوردەوە ئەم مەفهومە کوردە ئەمەیانە کردگە بە عامل نابودیە ئێمە هەر ئەمە ئێمە ڕزگارەکە بە شەرتێ ئینسانە کوردی قیمەتە خۆی بزانێت چۆن ئێمانوئێل ماکارۆن DNA خۆی نادات تەستە کۆرۆنا نادات بەڵام هەڵ ئەگەڕیاوە یەک مانگ پێش بە خەڵکە فەڕەنسای ئەوت ئەوەی واکسەنە کۆرۆنا نەدات منزەوی ئەکەین لە جامعە بەشەر نییە تەوەجۆکەی منزەوی ئەکەین لە جامعە بەشەر نییە ترۆدۆی کانەدا ئێژێ پوڵە ئەوانەی وا ئەعترازەکەن لە حساوەکانیانە ماشینەکانیان ئەوەین پوڵەکانیان ئەوەین لە هەرچی شتە ئەیان خەین ئێشێوە زۆر واکسەن بن یەکێ نییە بێژێ ئاغایە ئەمانوێل ماکەرۆن تۆ ئێشێ لە قانونە بینومەلەویە کە داتانیاگە ئەوەڵ نەفەر خۆت بە عنوانە حاکم پەیڕەوی لێ بکەیت تۆ بۆ تەستی کۆرۆنا من بۆچی ئێشێ بیدەم تۆ بۆچی ئێشەی DNA منە بوێ من بۆچی ئێشەی DNA تۆ نەوێ چون ئاغای ئەمانوێل ماکارۆن ئێژێت رووسیا ئەتوانێت تەبارە تۆ تەشخیص بە بزانێت تۆ کێی کوڕک کێی کامە نژادی لە خۆی متمەین نییە دەی ئیستا ئەگەر ئیسالەت ئەوەنە مهمە تۆ ئێژی دەوڵەتە ئێرانی 2500 ساڵە ئیسالەتی هەست ئیسالەتە خانەوادگی خۆت کووە دادەی مەگە تۆ بەعنوانە کوڕ عارف ناچیتە ناو تەلەڤیزیۆن ئێژی ئێمە ژەنە بەرتەرین مەگەر بنەماڵەی مەسعودە جوولەکە نایژ وە باقی خەڵکی نایژن نۆکەر دادەی بێ ئیسالەتە خۆت سابت کە بزانم تو خۆت کێی دادەی سابتی کەن ئەو شێخە ئەوەڕیەکەتان لەکوێ هاتکە متعلقن وە تایفەی بارزانی ئادەی خەڵکە تایفەی بارزانی بێرن سابتی بکەن ئەمانە بەڕە چەڵک هەڵقوڵاوە ناو مەردەمە بارزانی ئیمکانی نیە ناتوانن بەچکە فاحشەی هاوردن گەشتیان بۆیە نریابن بەسەر ئەم تەریقەتان و ئەمانە بە تەریقەت قودرەتیان بکەن مەسعود خۆی لە کتێوەکەی خۆیان ئێژێت ارتباطە بارزانیەکان سەبەبی نییە ئاینیە متوجه بووی؟ متوجه بووی؟ بەڵێ سەبەبێکی ناتوانێت ئیسباتکە ناتوانێت ئاینیە ئیستا بۆ تۆ مشەخەسەوێ هەر کەسێک کە کریاگە بەسەر ئیستا تۆ ئەزانی مەسعود و بنەماڵەی خامنەی یەک ارتباتن یەک ڕەگەزن یەک ئەربابیان هەست بنەماڵەی تاڵەبانیە قادریە یەک ئەربابیان هەست ئەربابەکان هەمان ئەربابەکە ئەرباب ئوردوغانە و دەوڵەتی تورکیەس یەک ئەربابیانە زەمانە گشتیان کارمەندن کریاگن بەسەر مەردمانە ئەم دنیا تا بخورێن تەوەجۆکە حەج کەمانە مەرد
ئەکسەرن ئەوانە لە پشتێکیشەوە یا ئەرمەنین تۆ ئەگە چاو لێ دەکەی بۆ نمونە عەبدوڕەحمان قاسم و لە دایکێکی ئەرمەنیە بنەماڵەی قازی ئوسوولەن دەنگۆی ئەوە هەیە کە ئەمانە لە کوردستانەوە هاتوون ئەیە تەبیاتەن ئەمانە هەمان جەمعیەتن ئیتر ئەمان هەمان جەمعیەتن ئێوەندەکانیان لەگەڵ دەوڵەتی ئێرانی ناپسێ ئینسانە کوردی من و تۆن بە قسەکردنمانە دیارە بە خوو خەسڵەتمانە دیارە بە خەڵس و کەوتمانە دیارە بنە جوولەکە و توخمە مەلا فاتمە و فاحشەزادە دیارە زۆر درۆزن ترسە زاور ئاوژێرەکە بێبونیات بێخانەوادە بێدایک و باوک هیچی کاری شەیتان هەرچی جنایەتە لە دەستیان تێت بەڵێ 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 قازی محەممەد دەوڵەتی کوردی ڕادەگەیەنێ 20 ساڵ بعد 30 ساڵ بعد کوڕەکەی لەگەڵ دەوڵەتی ئێرانی تجارەتی ئەسلحە دەکات جمهوری مەهاباد ڕاگەی دروستی مەکرد ناغەیان ئەمە جعلە جمهوری کوردستان یە جمهوری مەهابادە دەوڵەتە ئێرانیش دروسەکاتا پیشەوەری پێباتە زەوی پاشانیش لەگەڵ کوڕەکەی قاچاغی ئەسلحە دەکات و تجارەتی ئەسلحە دەکات تەوەجۆ فەرمووی ئاغا ئەمانە گشتیان یەک ئەربابیان هەست هەر وەختێکیش ناو و پێ ئەدەن ئەتوانن نابودیش بکەن ئەرباب نابودەکە بۆ لەبەرەوەی ڕەوایەتەکە بچێتە بەرەوە هەڵیوی داستانەکە هەروە بچێتە بەرەوە بەڵێ بۆ ئەو سەخت نییە ئەو نۆکەرە دەکوژێ شکێ دەگرێت خۆ بەمە حکایەتە و دوو دیبەیتانە سە ئێمە بەردەوام ئەبین لەسەرم دیبەیتانە زەوایای مختلفی هەست ئەمەی کە من ئێمڕۆ کردن بە دیبەیت لە هارواردیشە لە کەمبریجیشە هەمچی دیبەیت تێناکەی ئەوانەتانەوە ئەهلە علمن لە هیچ سەتحێکی گەورەی ئاکادمیکە ئەمانەی کە من بەم زوانە سادە بۆ ئێوە وتم نەتانەگرت وا یەکتان پێی نەورد تیولاری ڕەتکات بە ئابووری تا بزانن ئەم دانشە زەکات و کوردبوونە ئێمەس بە ئێوەی ئەدەین لەبەرەوەی لەم خفەت و خەفیە دەربێن بیگرن بە دەستانەوە عەزەمەت و گەورەی خۆتان بگەڕێنەوە لا سەرزەمینە ئێوەس نظامە جودۆ کریستیانەتی لە کورد وەکو سەگ ئەترسێ نیشانی بدەنەوە ڕۆڵەی ئەجدادەکانە خۆتانە آخر کەسێ لە چتێ بترسی ئاخری هەری خەی ئەگرێ وا دیارە لە ئێمەوەی خەیان تێگیریا نظامە سوڵتەیان بەدەستە ئێمە نابوو دەکرێ و نابودی ئەەکەی مطمئنم لەوەی کە ئێمە نابودی ئەەکەی قەتعەن کای پێمان قەتعەن ئێمە وەختێک هاتینەوە سەر ئەوەی کە ئێمە لە 2 نەسڵ پێش و 3 نەسڵ پێشەوە گیراوین و مشتێک فاحشە و ئێمە لە 3 نەسڵ پێشەوە ئاغەیان بێ کەرەسەیە بەرهەمهێنان کریاگین ئێمە 8 نەسڵە حەک کریاگین ئاغەیان 7-8 نەسڵە وردە حەک کریاگین لە 3 نەسڵ ڕابردووە کەرەسەیە بەرهەمهێنانمان لەدەست دەرهات مالکیەتمان لەدەست دەرهات مالکیەتمان بە سەرزەمینە خۆمان بە شێوەی بەرهەم هاوردنە خۆمان لەدەستدا درستە وەختی ئێمە توانیمان سەفەویە و قاجاریە و ئەفشاریە بەم شێوەیە بە پێی ڕەوایەتێکە خۆیان دەیکەن بە پێی تاریخێکە خۆیان دەینووسن ئێبتاڵ بکەینەوە ئیتر پێویستمان پێ نییە ئەو جۆرەی کە کۆمەڵێک نوخبە و نوخاڵە دەچن دەنووسن بە قونی مادەوە و دەیان هەوێت لەوێەوە گەورەی بۆ خۆیان بگەڕێنەوە لە 2000 و 3000 ساڵ لەوە پێشەوە لە کاتێکدا ئێمە دەزانین هەتا 300 ساڵ لەوە پێشیش نە ئێرانیەک مەوجود بوو نە ئێرانیەتێک هەبوو نە پادشایەک هەبوو نە قودرەتێک هەبوو نە دەوڵەت کابرای مێژووباز گەرە کێسی گەورەی بۆ خۆی بگەڕێنێتەوە یەک چالش بخاتە ڕێ ئەوەی لەم سەرزەمینە خەڵکە ئەم سەرزەمینە سێ ئێشێ سەر بە هۆزێک خیڵێک وە تیرەیەک وێ مشەخەسی کات ئەگەر توانی سابتی بکات ئیسالەتە تاریخیشی هەست ئەگەر نەیتوانی هاوردەکانی مەلا فاتمەی فاحشەست
وایژن کەریمخانی جاکەش هاوردبنی 6,000 قەتعەن هەر لەوانن چونکو مستەقیمەن ئێمە دەبینین لەم فەزایەدا بە ئاشکرا خەریکن دژی هۆز و دژی خێڵ و دژی ئەو سیستەمە کوردیە دەوەستنەوە بنکە بەڵام مەلەکەی بریتانیا خاندانە وینزۆرە تەمامە بناڵەهای حاکمە بریتانیا خزمە یەکترین تەوەجۆکەی پرەنسس مەلەکەی ڕووسیە نەوەی مەلەکە ڤیکتۆریاس ماری ئەنتوانت کەنیشکە خاندانە هابسبورگە خانەوادەی سلتەنەتی بریتانیا خزمە تەمامە خانەوادەهای سلتەنەتی ئوروپان ئیستا بۆ ئێمە ڕەتەڵەک خراوە چون شتێک بەچکە قەحبە گەرەکیانە بەهاکانە خۆیان بێن بەسەر ئێمەوە بەڵام خۆیان لەسەر حکوومەت دانیشکرێژن ئێمە ئەشرافیەتە ڕەوحانیەتین نەجەفی و کەربەلایی و خۆراسانی و ئێمە لەناو یەکتریاژن میژن خوازیەکەی مشتێک بەچکە فاحشە من تەبارە خۆم بنێمە کنارەوە ئەجدادم بنێمە کنارەوە وا هەزاران ساڵە سەربەرز و من ئەستور وگەم تۆ بیت بە بنەچەقە نەبووگ و بە بێدایک و باوکی تۆ لە گۆشەی قەحبەخانەیەکا لە دایک بووی لە دوای سێکسێکا معلوم نییە کامە کلێکارە بەردەیان خسکە لە دایکە ئیستا تێتە ئەگراوە من ئێژی تەبار مهم نییە تۆ تەپەداگە بەسەر ئەم سروەتە و ئەم سەرزەمینتە لە من خواردگە و وردە ئێمەت کردگە بە کۆیلە ئستا ئێژی تەبار مهم نییە بەڵام لەسەر و دانیشی ئێژی ئێمە هەر ئاقڵ بین و دیوان سالار وگین نەباوە ئێوە هەر جاکەش و بن و شیرە کەشخانەتان بووگە ئێوە هەر نۆکەر و بن و کارمەندان و کۆمپانیە جودۆ کریستیانەتین نە لە تەبار خۆت ڕووکە تا بزانم تۆ کوڕەکەی چۆن تەبار مهم نییە چۆن ئیستا شایعە ئەکەنێژن خاندانە مەلەکەی بریتانیا قەومە پێغەمبەرە ئیسلامە چۆن ئەمانە گشتیان قەومە یەکترین و ئەم جەهانە ئەوە نەڕێوە وەلێ من ئێشێ تفکەم لە تەبارە خۆم ئەمە ئەووەڵین قودرەتێکە کە سابەتیەکە من مالکێت سەرزەمینی ماست دەست خۆش بکات پێمەجان ئێمە ئەم گفتمانە و ئەم زنجیرە دیبێتانە هەم لە فەیسبوک و هەم لە کلاب هاوس درێژە پێدەدەین و دۆستان و یاران و خەڵکی کوردەوە دەتوانن دوای ئەوە بگرن و بە دواداچوونی بۆ بکەن و بگەڕێنەوە بۆ ئەسالەتی خۆمان و بۆ ڕەنگ و ڕێشەی خۆمان و بتوانین جارێکی دیکە بەگەڕانەوە بۆ ئەسالەتی باو باپیرانی خۆمان و بۆ تەمەدون و بۆ نەریت و ناموسی کوردی ئیجازە نەدەین کە مشتێک فاحشە و مشتێک ئەنتەری دەستی جیهانی جودو کریستیانی و نظامی سوڵتا تحتی ناوی ئەسالەت و تحتی ناوی ئەسیلبوون و تحتی ناوی تەمەدون و تحتی ناوی ئێرانیەت و ئەمانە یانەوە سەرزەمین ئێمە هەروە بە ئاسانی بخۆن و کۆمەڵێک ئەنتەریش وەکو ڕاهبەری کورد بەرجەستە بکەنەوە و خوێن لە ئێمە بگرن و تەزریقی کەنە نێو ڕێگەکانی دەوڵەتی ئێرانیەوە و ئەوانی پێفەر ببن و ئێمەش بەرەو کاولی بڕۆین و بەرەو نابودی بڕۆین دەستان خۆش بێ بالەوە زیاتر ماندووتان نەکەین جەنابیشت ئەوڕۆ زۆر ماندووبووی زۆر سپاس دەکەین شەوگار بزانە کاکە تەها هەر ئەوەنە بزانە ئەها ئەرمەنیەکان ئاسووریەکانی یەهودیەکان تورکەمەنەکان فرە خۆیان ئەنووسێنن بەم شارانەوە وەختە دڵیان دەربێ بۆ ئەسفەهان و بۆ کەرکووک و بۆ هەولێر ڕاز ئەکەن بن چقە ئەم شارانە ئەمانە دایانیاگە ڕاست ئەکەن تیا 1 ملیۆن تۆشەرەیان ڕدوو بەدڵ کردگە ئەم متەوەجێ بووی مەنزوورم چییە لە تۆشەرە هەڵی بووی ئەوە کاورا لە ئیسرائیل و وەختی گیانی دەربێ بۆ ئەسفەهان و کاشان بەڵێ منە شامی یەخێ عەبەی مۆحتەدی گرتووە لەسەر ئێران خەریب و جێڕی ئەدا ئەمانە ئاغاگیان سەکسیان داگە دڕیاگن تاتوانیگیانە ئەم شارانە بنیاد بینین بۆ ئەربابیان تا بیکەنە دەوڵەت ئیستا لە بازیە جەدیدا بڕێکیان فڕەداگنە دەرەوە بازیەکە جۆرێکی تر ئەکرێ ئەمانە دڵیان تەنگە هەڵیوی بازیەکە ئەمەسە گشتمان لەبین بوون هەڵیبووی ناتوانن چون ئێمە ئیسالەتمان هەزوو ئەمانە نیێسیان هەر لەمیشە ئەترسن ئێژێ ئەسڵزا دوای 7 نسڵیش خۆی بتەکێنێ هەر ئەسڵزاست ئێمە هەنووز دەبین نەچوویین هەنووز خۆمان بتەکێنین هەر ئەسڵزاییمان پێوە دیارە تەوەجۆکە جا ئێستا ئەمانە لە تارانی شایتر جێگایان ناوێتەوە ئەو سافکریانە کرد ئێمە شەڕە هەمەدانەکەین
ئیستە لە تارانیشا جێگەیان ناوێتەوە تەبارە ئەمانە پێیان دەرخەن فشار بۆ خانەوادەی مەسعود مەسەفا بێرن بزانین ئەم بنە جوولەکانە تۆخمە کێن ئەو بارزانیە بەدبەختانەی وا کەوتبنە بەر تف و لەعنەت هەر لە خۆوە کوردە ناموسی گرتبنی بەرحەسەبە ئیشتبایە کە بەمانە ئێژن بارزانی گشتیان نەدرێتەوە ئەمانەیش تەکلیفە خۆیان مشەخەسکەن بنەماڵەی حەسامەددینە جوولەکە وا ئێستا پاڵیان داگەسەوە تەوەجۆکە ئاغیلیان پس هەر کەسێ کەرە کەسی لەم سەردەمینە بمێنێتوی ئێسالەتە خۆی نیشاندا تیرە هۆز خێڵە خۆی دەرخا ئێستا زانی چه اتفاقێکە کەفێ ئەو بەچکە فاحشانە گشتیان حساوە خۆیان تێتە دەسیان ئێستا ئەڕۆخێن کافی ئەم چفە بکەوێتە ناو مەردم ئێشە تەبارە خۆیان ڕووکەن دوودانە تەبارە مەلا ڕووکەن معلومە کوڕە مەلافاتمن حتا تیرە هۆز خێڵە خۆیان دەرنەخەن ئەمانە هەنەم سەرزەمینە نیەن بەچکە فاحشان بەچکە غوڵامە بێتووکە ناوە ئەمرەتخانەکانن جەمعیەت گیریان کردگە وەکو چۆن جوودگیری ئەکەن حەیوان ئەخەنەوە ئەوە جەمعیەتیان دروست کردگە لەم شارانە ئاغا بە فاحشانە تۆ حاڵیت هەیە بێدایک و باوکێک کە ئەساسە دەوڵەتن بۆت حەج ڕەچەڵەکێکیان نیە فەقەت تۆیان هەست بۆیە فەرمانبورداری مطلقە لێ یەکەن وەختێکی ئێدامێک ئەچێکیان بوتن بەڵام ناتوانێم کارە بە ئینسانێکی کوردی بکەی ناتوانی بۆیە وردە زەعیف کرد ئالوودەت کرد ئیستە پوڵی تێخەی سەکسی تێخەی ئەعتیادی تێخەی تا نابوودی کەی بە خسڵەتە سەرمایەدانی لە نابوودیا بووینوە ئاخێز هەڵسا جا تۆ بوێنە بزانە ئاخێز تومار نظام سلطە جەمە کاتۆ لێیانە قەتعاً شەوت جات شەوی جەناب شێخ دەستت خۆش بێت